سرورا باب فرمت السلام عليكم ورحمة الله وبركاته. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة. أصحاب الجنة هم الفائزون. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. هو الله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة. هو الرحمن الرحيم. هو الله الذي لا إله إلا هو الملك. هو الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر. سبحان الله عما يشركون. هو الله الخالق البارئ المصور. له الأسماء الحسنى. يسبح له ما في السماوات والأرض وهو العزيز الحكيم. صدق الله العظيم. زۆر سپاس. ئازیزان ئێستاش گوێویستی پەیامێکە بین لەلایەن بەرپرسی ناوەندی زانکۆ و پەیمانگاکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەڕێز کاک کازۆ قاسمەوە با بفەرمێت.
السلام عليكم ورحمة الله. بخير بين بو كورسي رجاي زانكو بيرما هموما بمناوي عادة كوملشتمان بسودة باري زانكو بتورك حركاتي نامي زانكوان هنا شوار ديوار معناها تفيشتاو آسمانيكي بيسنور خلقك بجوازي فكر ورجز وآين وآيديولوجيا وبيدوا هموي لجر الله كقبوتو لفناو علما بيرما وكات كباسي زانكويا أنا كيف شوينك معناها تفيشتاو كميدانك بوكو بونوي خلقشي مثقف خلقشي روشنبير خلقشي خاون علم وزعنا ودانا ورياض بەڵام دوایی کە چووینە زانکۆ تۆزی جیاواز دەرچوو وەزعەکە وەکو نەبوو کە چاوەڕێمانە کرد نەمانەزانی ئایا ئەوانەی کە پێشتر وایان بە ئێمە وتووە شاید بە هەڵە پێیان وتوین یا ئەسڵ ئەوەی ئەوان ڕاستە بەڵام ئەم جیلەی ئێستا زۆر گۆڕاوە ئەوان باسی زەمەنێکی پێشووتریان بۆ کردین چون پێشتر کە باسی زانکۆیانە کرد شوێنێکماناتە پێشتا بۆ عیلم وەک ئەوەی کە تۆ شتێک خوێنی کە خۆتە دەوێت بۆ نمونە کە تۆ ڕقل لە جوگرافیانی شاید بەس بیرکاری بخوێنی هەر عیلمێکاتەوێت لا شتێکا کە ڕۆچی لەوەیە ڕۆچی لەوەیە ئەمەتە پرۆفیسۆر دەربکەوی پێ بگەی تێبی بەڵام دوایی هەندێک جار کەسی ناو زانکۆمانە کرد ئەمانە ئەشەدوو ڕاستیانێت هەندێک جاریش کە سیرمانە کرد ئەمانە وەڵا خۆوان نییە خۆ بۆتە بازاڕێ هەر کەس بار ئاستەبێ دێتە ناوە بۆ دەریشە چێ بێەوەی هیچ بۆ ڕابێت هەمان شخصە هەندێک جار خراپتریشە بێت نە ئاسی زانست نە ڕۆشنبیری نە فکری بەرەو پێش نەچووە با پرسیارەکە لێوە بکەم کامیان ڕاستە چەند کەس وایە بینێ کە زانکۆ ئەوەیە کە پێشتر تەوەقعمانە کرد ئەو شوێنە مهمە گرنگەیە کە ئێستا من باسم کرد با دەستی بەرزکاتەوە ئاوڕێنە بۆ دەوەچعین یەک باشە لەوەڵێکی 500 نەفەریە بە پەنجەی دوودەسە ژمێردێن ئەی چەند کەس ڕای وایە کە نەوەڵاوان نیە شوێنێکە ئێستا وای لێ هاتووە شوێنێکە وەکو بازار ئەپارەتەیانکردنەوەی لەو لەیە چێ دەوێتە دەرەوە و پێک وایە و نە محاسەبە و عیقابی تیشیتیانێ باش دەزانن ئێوانێک زانکۆیان لەخوا ترسن ئێمە دکتۆر بەختیار و دکتۆر واحید مەڵێشی وێناوە شاید ئەو زانکۆی نەمانێنەوە عیبە پەشیمانمەوە سێر بکەن جەماعەت ڕاستی ئەمان جێمە لە کۆرسی ڕێگای زانکۆوەیە بە تۆ بڵین زانکۆ ئەگەر ئاوە دەستی بۆڵ بڕێن وا دەرەچێت شاید ئەگەر وەکو جۆری یەکەمیشی بۆ دەستی بۆڵ بڕن ئەکرێت دکتۆر عبدولواحید و دکتۆر بەختیار و هاوشەوی تێگرای ئەو مامۆستا و پرۆفیسۆرانە دەچێت کە ئێمە تا دوایی تا چەند ساڵی داهاتووشە ناوێنەهێنین ئەمان جێمە لە کۆرسی ڕێگای زانکۆوەیە بە تۆ بڵێن ڕوانینی تۆ بۆ زانکۆ پێگەیشتن و تێگەیشتنی تۆ بۆ زانکۆ لەسەر خۆت کەوتووە توی دیاریەکەی کە زانکۆ تاو کرد چۆنی هەرەوەی کە هاتیتە ناوە کە دەرچی وەکو یەک وایە یا شتێک گۆڕاوە یا ئەسڵ تۆیەک کە کاتە چوویتە زانکۆ تۆیەک کە دەهاتووی زۆر لێک جیاوازن و هیچ پەیوەندیتان پێیەکەوە نییە قاعدەیەکمانەی عەرەب بەڵێن یەأخوذ بما طلب ئەوە بات کە داوای کردووە ئەوە ئەهێنی لە زانکۆ ئەوەش بەدەستێنی کە بۆیە چی هەر بۆیە زۆر جاتی ڕوانینی تەلەڤیزیۆن ئێمە بەرابەر زانکۆ ئەڵێ وەڵڵا چی بڕۆڵە چی کرد وەڵڵا شەشم تەواو کرد الحەمدولله چووە دە زانکۆ شاید وایە بنێکی تر چۆ زانکۆ پاڵی لێ ئەیاتەوە هیچ ناکات ئەمیش گرفتەکە دروستەکات کورسی ڕێگای زانکۆ ئامان جێوێ بە تۆ بڵێ ڕێگاکە جیاوازە شاید دەکرێت توواری بڕوانی بۆ یەو کەسایەتی دەچی کە ئێمە ئامانەوێت لێرە باسی بکەین چۆن عولەمایان بەرامبەر دنیا ئەفەرمون الدنيا ممر والعاقبة مقر فخذ من مرك إلى مقرك همان قاعدة بسر زانكو لا تطبيقها باتوا زانكو رقاك ممرك بشوكا لبيني تيوتيا لبيني توي استاك أشي دزانكو لقل توي أو كسياتي كده زانكو درشي سؤال ممرك بشوكا شو صالي بشوكا وليا بتشي لما مرايكو كيكو شي دزسيني لا شي تيجي هاد شي تكو كدوا ببلكو يبكرو خريب كرو لبريل تزهاكا لبرقيتا مقراكا ليش تمقراكا يتركتو لزانكو درشي دكتور فلان بارزر فلان خاوني كسياتي في خوتي يتلو كهذا دركوي زانكو برازوريا كم يامو يا جوري دنيا كورسي رقاي زانكو لا سازداني ناوندي زانكو بمكان سليماني رخاوي كتابياني كردستانا كسافي قامادي كار كتيك رازورينيان فندكاري زانكون امان جانويا كبيكو بتواني لناو زانكو يا رقاي زانكو مان
مەمەڕی زانکۆمان مەمەڕێک بێت تا ئەو کەسەی لەو سەری مەمەڕەکەەوە دەرەچێت کەسایەتیەک بێت کە هەمووان پەنجەی ڕێزی بۆ درێژ بکەن هەمووان ناوی بەخێر بهێنن و هەمووان پشتی پێبەستن. سپاسی ئەو بەشدارواناکەین کە بەشداریان کردووە لە کۆرسەکەمانە. سپاسی ئەو دکتۆر بەڕێزاناکەین کە ئیمساڵ کۆرسەکەیان بۆ ڕازانینەوە لە نێوانیاندا زۆر بەڕێز جەنابی دکتۆر عەبدولواحید کە سەرەڕای مەشغوڵی خۆی کە هێشتا پێم وایە ئەوە کەمێکی ئینشاڵڵا دێتە خزمەتمان ئەو بۆ هەموو کات و مەشغوڵی خۆی و کاتی خۆی داوە بە ئێمە سەد لەبەرەوەی بابەتەکەی بە گرنگزانیەوە سپاسیەکەین و هەروەها زۆر بەڕێز جەنابی دکتۆر بەختیار کە ئیمساڵ تەشریفیان هێناوە و کۆرسەکەمان بۆ ڕازاوەتر دەکەن و سپاسی کەرێک لە بەڕێزان کۆمپانیای پارێزانەکەین لەگەڵ کۆمپانیای خەندان لە هەروەها چاپەمەنی هەردی کە سپۆنسەری کارەکەیان کردوین بۆ هیواین کە کۆرسی ڕێگای زانکۆ ڕێگەکەتان بۆ ڕازاوەتر بکات بۆ هیواین کە لە دوای کۆرسەکە ئینشاءڵڵا کەسایەتێکی جیاوازتر و باشتر و کاملتر دەچن. زۆر سپاس. دەستان خۆش. زۆر سپاس بۆ بەرپرسیناوان کاک ڕازگۆ قاسم. ئازیزان، کۆرسی ڕێگەی زانکۆ بە سپۆنسەری چاپخانەی هەردی کۆمپانیای پارێزان کەناڵی ئاسمانی پێیان بەڕێوەچێت. بەڕێزانم، کە من ئەو کەسانەی لە شەوە زەنگە بن بە مۆم و کە من ئەوانەی کە پلە و پۆست و زانستیان ئەخەنە خزمەتی خەڵکەوە وەک دەزانن کە زانستیش زەکاتی هەیە. ئازیزانم، بۆ ساڵی سێیەمی کۆرسی ڕێگەی زانکۆ پاکێجی یەکەم لەلایەن زانەی پایە بەرز و عەزیز دکتۆر عەبدولواحیدەوە پێشکەش دەکرێت. داواکەینە بەڕێزیان کە بفەرمون. تدرسنا
بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. وشحالم ارسمتنا أبو صالح دوم شادبم فيورا فاداشتي وبراين ورخرا وكتابي من دون ناسانة باتوا كلام بقيا صالانة جناب كان لبيرا ويمشان لبيرا بس بخمان دين كجنجين لنا جوانانيا پیر نابین. خۆشحاڵی نەگە بتوانین پەیامێک کە لە خیبرە و لە کەڵەکەبوونی زانیاری و لە دەرەنجامی پابندبوون بە ڕێبازێکی تایبەتەوە لامان گەڵاڵەتەوە قسمەتی جەنابتانی بگەین. پێویستانم حەزەکەم لە عوجالەیەکە پێتان بڵێم تۆ جیاوازی یعنی چی؟ بابەتەکە و ناونیشانی من بە ناونیشانی تۆ جیاوازیت. زۆر جار کەسێ بەخۆی وترێ من جیاوازم یان پێی وترێ تۆ جیاوازیت. بەڵام بابزانین ئەم واتایی کە ئێمە ئەمانوێ ئەم پەیامەی کە ئێمە ئەمانوێ بە جەنابتانی بگەێنین لاوزان کووە یعنی چی تۆ جیاوازیت. ئەکرێ ئینسان جیاواز بێ بڵێ، ئەکرێ هەموو کەسێک جیاوازی و تایبەتمەندی خۆی هەبێ بڵێ، ئەکرێ هەر کەسێک لە شتێکە خۆی گەورە بەهرەیەکی پێدا بێ ئەم بەهرەمە ئەم بەهرەیە تایبەتمەندی و ئیمتیازێکی بۆ دروست کرد بێ کە تایبەت بێ بەم و لە خەڵکی ترانە بێ بڵێ. بەڵام بابزانین ئەوەی کە ئێمە مەبەستمانە لێرانەیە بە جەنابتانی بڵێین تۆ جیاوازی یعنی چی؟ جیاوازبوون هەموو جارێک علامەتی شازێتی نییە، علامەتی نایابی نییە، علامەتی باشی نییە. زۆر شت هەیە لە جیاوازە لە شتەکانی تر و کۆدێک و ڕقەمێک و سکانەرێک کە تایبەت بەخۆی ئەمیش بۆ خۆی جیاوازە. ئەتوانی بڵین ئەم ڕقەمە یاخود ئەم کۆدە لە سەرانسەری دنیاە جارێکی تر دووبارە نابێتەوە لەسەر سلعەیەکی ئاوا، بۆیە ئەمەش بۆ خۆی جیاوازە. بەڵام ئەمە ئایا پێوترێ جێی فەخر و شانازی ئەوەیە کە کەسەکە یاخۆ سلعەکە دڵی بەوە خۆش بێ کە ئەم جیاوازە؟ نەخێر. ئەکرێ تۆ لە ناو کۆمەڵە شتا جیاواز بیت، دەنگ و سەدا و ڕەنگێکت هەبێ جیاواز لەوانی تر، دڵت خۆش بێ جیاواز لەوانی تر، بەهرەیەکت هەبێ جیاواز لەوانی تر، زیرەکیەکت تیا بێ، جوانیەکت تیا بێ، پلەیەکت هەبێ، پۆستێکت هەبێ، دیاری و ناوداری و ناوبانگێکت هەبێ جیاواز لەوانی تر بڵێ. ئەم جیاوازێ چی دروستی کردووە؟ کە خوای گەورە فەرمێ ولا يزالون مختلفين إلا من رحم ربك ولذلك خلقهم. هەموو بوونەوەر جیاوازی هەیە لەگەڵ یەکتریە، ئینسانیش کە بەشێکە لە پێکهێنارەکان و دروستکراوەکانی سەرزەوی و ئەم کەونە، ئەمیش بۆ خۆی جیاوازی خۆی هەیە لە بینی خۆشمانە. جیاوازی زۆرمان هەیە، ئەوە تا ئەبین بە ڕەگەز و ئەبین بە تیرە و ئەبین بە نەتەوە و دواتر لەسەر ئەساسی بنەماڵە و لەسەر ئەساسی خێزان جیا ئەبینەوە. و بابزانین جیاوازی من لەگەڵ خەڵکی ترا هەیە بڵێ. هەر لەو کاتێک کە قورئان ئاماژەی بەمە داوە کە بەلا قادرینە عەلا ئەن نوسەویە بەنانە، بڵێ هیچ ئینسانێک لە ئێمە ون نابێ تەنانەت ئەتوانین سەری پەنجەکانیشتان وەکو خۆی دروستکەینەوە، کە ئەمە ئاماژەیەکە لە ساڵی 1823 زانایەکی چیکی دۆزیەوە کە فەرمووی سەری پەنجەی هیچ دوو ئینسانێک تەنانەت دوانەش من لە یەکتری ناچن. ئەم سەری پەنجانە ئەگەر ژمارەی ئینسانەکانی سەرزەوی بگەنە 64 ملیار ئینسان دووبارەی تیان نابینیتەوە جارێکی تر. بۆیە بینی سەری پەنجە ئەمڕۆ پەنجەمۆر بۆ بە بەشێک لە ژیانی تۆ، لە لاشەی تۆ، لە تەوقیعی تۆ، لە ناسنامەی تۆ، لە پاسپۆرتی تۆ، لە ڕێگەدان و گوزەرکردنی تۆ، لە هەر شوێنێک هاڵێن زەحمەت نەبێ پەنجەمۆرەکەت دابنێ، هەر 4 پەنجەت دابنێ، پەنجەیەکت دابنێ. کەواتە پەنجەمۆری تۆ جیاوازە لەوانی تر، کەواتە تۆ لەمەیە جیاوازیت. ئەم پەنجەمۆرەی تۆ هیچ کەسێکی تر بەشداری تیان ناکا، بۆیە ئەکرێت پەنجەمۆری تۆ بە شێوەیە بێ و عالەم هەمووی بەلایەک پەنجەمۆرێکی تری هەبێ. ئەم پەنجەمۆرە لە تەمەنی 22 ساڵیەوە کە تاقییان کردەوە دایان نا، لە تەمەنی 82 ساڵی شاچێکیان کردەوە کە سێرەگەن هەر بە هەمان شێوەیە. کەواتە پەنجەمۆر نەگۆڕا، شتێکە سابت، ناسنامە و هەوەیەکە لە گیرفانی توێیە ناگۆڕێ و
بە سووتانیش ئەگەر لاشە قەول بێ پێست دروستکاتەوە لەناو ناچێت. بۆیە بینیت پەنجەمۆری ئینسانەکان بەو شێوەیەن خۆشەویستەکەم لە وردەکاریەک و بەڕاستی لە دیمەنێکی ناوازەیە خوای گەورە خەڵقی کردووە بۆ ئەوەی کە ئینسانەکانی پێ بناسرێنەوە. بۆیە بینی ئەمڕۆ خەریکن پەنجەمۆرەکانی ئێمە پابەند دەکەن بە شخصیەتمانەوە. ئەڵێن ئەوەی پەنجەمۆرەکەی حەلەزۆنی بێ شخصیەتی ئابەم شێوەیە هەڵەکەوێ، ئەوەی خڕ بێ بازنەی بێ ئابەم شێوەیە هەڵەکەوێ. ئەمیان تووڕە دەرەچێ، ئەمیان سەخی تەبیعەت دەرەچێ، ئەمیان زیرەک دەرەچێ، ئەمیان لەسەر خۆ دەرەچێ، ئەمیان پیاوێکی ئازای لێ دەرەچێ، ئەمیان کشێکی جوانی لێ دەرەچێ، ئەمیان کەسێکی بلیمەتی لێ دەرەچێ، ئەمیان کەسێکی داهێنەری لێ دەرەچێ. واتە حواڵەیان کردووە تەنانەت پەنجەمۆرەکانیش لەگەڵ شخصیەتی ئینسانەکانە لێک بنەوە بزانن پەنجەمۆر چ ڕەبتێکی هەیە بە شخصیەت و کەسایەتی ئینسانەوە، بۆ ئەوەی کە جیاوازەکە نەک تەنها لە پەنجەمۆرەکەیان دەرکەوێت، لەسەر شخصیەتی ئینسانی جارێکی تر ڕەنگ باتەوە. نەک هەر پەنجەمۆر بەڕێزەکانم وردە وردە عیلم بەرەوە ئەو تێپەڕی کە بێت کۆمەڵێ شتی ترکە کە پەیوەندی بە لاشەی ئینسانەوە هەیە لە هەموو بەشە جیاژیەکانی لەشا. بۆ نمونە هاتن بەسمەی لێویان وەرگرت، بەسمەی لێویان وەرگرت بزانین لێوی ئینسانەکان جیاوازیان هەیە لەگەڵ یەکتریا بڵێ بۆیان دەرکەوت لێوی هیچ دوو کەسێک لە یەکتری ناچێ. خۆشبەختانە لێوی هیچ دوو ئافرەتێک لە یەکتری ناچێ. واتە ئەگەر بە فشەشەوە بڵێ وەڵڵاهی قەت لێ و برۆ و زمانی وا جوانم نەبینیوە سوێنیش نەخۆی سوێنەکە و ناکەوێت. بۆ چکە ئەمە حەقیقەتە، ئەمە ڕاستیەکی. ئەگەر کاتێ ویستت بە یەکێ بڵێیت ئەمەی تۆی تایبەتە بڵێ لێوی تایبەتە. زمانی ئینسانیش بەسمەیەکی تایە تایبەتە، لە هیچ زمانێکی تر ناچێ. جا لەمانە ئەو زمان و لێوەی سەوت دەرەکە سەوتی هیچ دوو ئینسانێک لە یەکتری ناچێ. نەبەراتی سەوت، بەسمەی سەوت، ساوند پرینتی هیچ دوو کەسێک لە یەکتری ناچێ. بۆیە ئەوانەی کە لە ئیسرائیلن محاولەکەن ناشتە فەڵەستینیەکان بە سەوتیانە تەسجیلکەن نەک بە ڕەقەمی مۆبایڵەکانیانە کە ئەو سەوت و زەبزەبەیە لێ ئەدا یەکسەر ئەزان ئەو فڵان کەس قسە بە تەلەفۆنەکەکە با تەلەفۆنەکەشی خۆی نەبێ بۆی کە مراقەبەیان بخەنە سەر. واتە سەوتی هیچ دوو کەسێک لەسەر ئەم زەویە لە یەکتری ناچێت. بۆیە سەوت لە هیچ شوێنێکی ئینسانە تێکەڵ نابێ. ئەتوانی سەوتی دوو کەس لە ناو ملیارەها کەسا دەربێنی بڵێ ئەم سەوتە جیاوازە لەم سەوتەی تریان. نەکەر ئەمە خۆشەویستەکانم تەنانەت پێی ئینسانیش قاچی ئینسانیش بۆ خۆی جۆرێک لە بەسمەی تایە، جۆرێک پەنجەکانت ئاوا دابنێ، قاچەکانت تونکە لە زەوی، ئەم قاچەی تۆ ئەم شوێن قاچەی تۆ لە شوێن قاچی هیچ ئینسانێکی تری سەر زەویدانێ. واتە ئەگەر بەسەر شۆستە و بەسەر جادەکانی زانکۆ و بەسەر شوێنەکانە ڕۆیشتی بزانە ئەم شوێن پێی تۆ لە شوێن پێی هیچ کەسێکی تر ناچێ، با تۆ بە شوێن پێی خەڵکا بڕۆی یاخود خەڵکیش بە شوێن پێی تۆیا بێ. خۆشەویستەکەم ئەگەر خۆت شوێن پێکانت بۆ خۆ هەڵنەبژات ناچارە بی بە شوێن پێی خەڵکا بڕۆیت و کەسیش ئەو کاتە بە شوێنتا نایەت. بەڵام بزانە شوێن پێی تۆ جیاوازە، ناکرێتەوە وەکو خەڵکێبی کە هاتیتە ناو زانکۆوە بڵێیت من ئەوکو فڵان کەسە بم، بۆ هەموو ڕەفیقەکانم هەروان، بۆ هەمویان جلیان ئابۆ شێوەیە، بۆ جگەلە و نێلگەلە ئەوانی داگرتووە، ئەی منی شەرۆکو نا تۆ جیاوازی، تۆ فەرقت هەیە لەگەڵ ئەوانە. تەنانەت شوێن پێی ئینسان، جوڵەی ئینسان، ئەوەی کە پێوتی هەنگاوەکانی ئینسان هیچ دوو ئینسانێ لە یەکتری ناچن. هەر یەکەمان ئینسان ببینی لە دوورەوەیەت ئەڵێ وەڵاهی ئەوە فڵان کەسە، ئەڵێن خۆیش تا نەوبینیوە، ئەڵێ ڕۆیشتنەکەی لەوە چێ. ڕۆیشتنی ئینسانەکان جیاوازن لە یەکتری باد و خوشک و براش بن. باد و کەس بن کە کەپڵی یەکترین و قۆڵیان کردو بە قۆڵی یەکاو لە کاتێکا ئەڕۆن، هەر یەکەیان بە تایمێکی و هەر یەکەیان بەهینی خۆی ڕوا لێوی تریان ناچێت. بۆیە دوایی کە هەلە وەڵاهی من تۆ زۆر بۆ یەک گونجاوین، دوایی کە جیا بینەوە ئەڵێ وەڵڵاهی من هیچ شوێنێکم لە تۆ ناچوو، وەڵڵاهی جەنابی قازی ئەمە هیچ شوێنێکی نازانم، ئەمە بەس ئێمە خوامان یەکە. لەبەرەوە تەنانەت هەنگاوی ئینسانەکانیش هیچ دوو هەنگاوێک لە یەکتری ناچن. سبحان الله. ئینسان کە بە ڕێگەیەکە ئەڕوا لە قاچیەوە عارەق دەرەچێ
ئەگەر عەرەقەکەی بکەی بە 1 گرام گرامەکەی بیکەی بە 1 بلیۆن بەشەوە 4 بەشی لێوەرگری لە کاتی هەر جوڵەیەکە 4 لەو بلیۆن بەشانە لەسەر ئەرزەکە ئەنیشێ. بۆیە ئەگەر مادەیەکی حەساس یاخود جاندارێکی وەکو سەگ بێنن بە شوێن پێکان تا چێت و قاچێ دۆزێتەوە ئەزانێ لە چۆ بۆ شۆڕۆ ئیشتویت. بۆیە تەنانەت عەرەقەکانیشمان کە لە قاچ و لە لاشەمانەوە دەرەچێ زۆر جیاوازە. بەڵێ بۆیە یاعقوب بەڵێ لە کاتێکا کراسەکەی یوسفی بۆ دێنن پاش چەند ساڵ لە دووری و لە غەریبایەتی ئەم بۆنی کراسە هەر نەگۆڕاوە. ئینسان باڵقە بێ بۆنێکی لێ دێ لە بن باڵ و لە شوێنەکانی ترێەوە ڕەنگەکەیە گۆڕێ و بۆنەکەشێ گۆڕێ. بەڵام ئەم باوکە کە یەکەم جار بۆنی ناوە بە یوسفەوە ئیساکەنەش بۆری منداڵەکەی هەر لە بیر نەچۆتەوە لە کاتێکا منداڵەکانی لە میسرەوە ئەگەڕێنەوە کراسێکیان پێیە کراسەکەیان هێشتا پیشان نەداوە ئەفەرمێ ئینی لەئەجیدو ڕیحە یوسف لەولا ئەن تفەنیدون. من بۆنی یوسفەکەم ئەگەر لێم نەشارنەوە بۆنی یوسفی کوڕمەکەم هەتا ئەم بۆنە تایبەتە ئەم بۆنە لە هەموو کەسێک نایە لە 11 کوڕەکەی تر ناچێ. ئەم بۆنە بۆنێکی تایبەت لە مێشکی باوکە وا زەرنگاوەتەوە لە میمۆریەکەیە وا خەزن بووە یەکسەر چاویشی نەماوە یەکسەر ئەزانێ ئەم بۆنەی چێیە. بۆیە بۆنی ئینسانەکان سابتە ناگۆڕێ. بۆنی تۆ لە بۆنی کەسێکی تر جیاوازە. هەموو ئەم جیاوازیانە لە شتێکا کۆمانەکاتەوە. جیناتی ئێمە خۆشەویستەکان بۆچی ئەمانە جیاوازین؟ لەبەرەوەی کە جین پەنێڵمان جیاوازە. هەر یەکەمان لەسەر جین و لەسەر خەریتەیە دروست بووین. بۆیە بەڵێ هەر یەکەمان سەر و لاشە و جەولوت و قاچ و جر و دڵ و جگەر و هەموو ئەمانەمان هەیە بەڵام جینێکمان فەرقی هەیە لەگەڵ جینەکەی ترا. بۆیە بینی ئەم جیاوازیی دروست کردووە. جین پەناڵمان جیاوازە لە یەکتری. بۆیە هەموو لاشەمان بۆیە بینی ئینسانەکان ئەمڕۆ بەپێی جینەکانیان پۆڵێ نەکرێن بەپێی کرۆمۆسۆمیان یەکەگرن و لێک دوورەکەونەوە ئەڵێن ئەمە فڵان کۆمەڵی جینە ئەمە فڵان کۆمەڵی جینە. عیلمێکی تازەیە و وردە هاتۆتە ناو پیشەکانەوە. کەواتە خۆشەویستەکانم کە جیاواز بوویت ئەبێ جیاواز بی. کە ویستت جیاواز بی ئەگەر ویستت لەگەڵ هاوڵەکان تا فعلەن جیاوازیت کەواتە ئەبێ جیاواز بی. بەچی جیاواز بیت؟ ئەبێ دەنگی تۆ جیاواز بێ دەنگت قورئانی بێ بەرز و نزمی نەبێ. ولا تجهر بصلاتك ولا تخافت بها. دەنگت حتا لە کاتی نوێشکردنا زۆر بەرز مەکەرەوە زۆریش دای مەگرە. وابتغي بين ذلك سبيلا. دەنگی ئینسانی مسلمان دەنگی ئینسانی ملتەزیم دەنگ و هەرا و باندێکی نییە لەناو هۆڵ و لەناو کۆڕەکانی زانکۆ و لەناو کولێیە بە دەنگی بەرز پێ بکەنێ بە دەنگی بەرز پسە بکە. نا لەسەر خۆ بەهادیئی خەڵک گوێیان لە سەوتەکەیەتی یاخود گوێیان لێ نییە. بەم هەموو وقارەوە سەوتێکی جیاوازی هەیە. هەموو خەڵک دەنگی یەت ئەو قساکە ئەبێ بەدی پێی تێ کەس خاوەنی خۆی ناناسێتەوە لە پڕێکا دەنگێکی لەسەر خۆی هادێ دەرەچێ هەمووی بێدەنگێ بێ بزان ئەم دەنگە پێشە نەبیستراوە بۆ چکە چەنەباز نەبووە قسەی زۆر نەکردووە خەڵک خۆی خواخوایان بۆ قسەیەکی لێبیستن. ئێستاکەنە ئەم لە بێدەنگی خۆی دەرچووە ئێوە قسە بکە هەموو جۆکان بۆی قوڵاغە بن چکە ئەم دەنگە جیاوازە. لە دەنگەکانی تر ناچێ لە دەنگی نوکتە بێژەکان ناچێ لە دەنگی گۆرانی بێژەکان ناچێ لە دەنگی خەڵکێکی شپرزە و لە دەنگی خەڵکێکی جۆنفرۆش ناچێ. جیاوازەکەی لەمەیان نییە بتوانێت لە یەک دەقەیە چەند هەزار جوێن بە. جیاوازەکەی لەمەیان نییە بتوانێت چەند دەنگ بەرز کاتەوە و بڵێ من جیاوازم. نا ئەبێ خەڵک پێی بڵێ تۆ جیاوازی. ئەبێ خەڵک پێی بڵێ ئەو کەسە جیاوازە ناو ئێمەیە کە پرسیاریشی بکەن بڵێ وەڵڵاهی جیاوازی هەیە لەگەڵ هەموو قوتابەکانی ترا. کاتە من ناڵێم من جیاوازم من پێدەڵم تۆ جیاوازی. ئەبێ ئەم کەسە بۆنی جیاواز بێ کەسێکی خاوێن بێ کەسێکی پاک و تەمیز بێ کەسێک بە ئیسلام فێری کرده بێ لە هەموو ڕۆژێکا خۆی بشوە بە ئیجباری ئەبێ لە هەموو جومعەیەکا خۆی بشوە. کەسێ بێ بۆنی خۆشی هەبێ وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ احبب إلي من دنياكم الطيب والنساء
ژن و بۆنم لا خۆش کراوە لە دنیای ئێوەیە واتە ئەبێ ئەو نەبۆنی خۆش بێ بە هەر ڕێگەیە کاڕۆی عومەیر بزانن ئالێرانەیە کەسێکی مولتەزیم کەسێکی پاک کەسێکی خاوێن کەسێکی بۆ ناوازە کەسێکی جیاواز لێرە بۆنی بەرداوە و بۆنی بڵاو کردوێتەوە لەبەرەوە بۆنی ئەم لە بۆنی خەڵکی جیاوازە ڕەنگی ئەم لە ڕەنگی خەڵکی جیاوازە شێوازی ئەم لە شێوازی خەڵکی جیاوازە دەستی ئەم بەسمەی ئەم شوێن پەنجەمۆری ئەم شوێن پەنجەمۆرێکی پاکە بەس ئەزانێ قەڵەم بنووسێ بەس ئەزانێ لەسەر کیبۆردەکان سێرجی پاک و جوان بکە بەس ئەزانێ خەڵکێکی باش بێ و بە باش بنووسێ بە باش بڵێ بە باشت بڵاو کاتەوە و پەخشکە بەس ئەزانێ پەخشی باشکە و پۆستی باش بنێرێ بۆ خەڵکی ئەم پەنجانە هیچ کاتێ بەلای حرامانە چوون و دەستی حرامی نەگرتووە تەنانەت لە حفلەی تەخەڕوجیشە شایی پێ نەکردووە هەڵپەڕکەی پێ نەکردووە هەتا وەکو حرامێ بێتە دەستێەوە ئەم دەستانە دەستی بۆ حرام نەبردووە قەت ڕۆژێ لە ڕۆژان دەستی دزی نەبردووە قەت ڕۆژێ لە ڕۆژان بە نەخێنی حرامی نەکردوێتەوە ئەم دەستانە دەستێکی پاکن دەستێکی جیاوازن لە دەستەکانی تر ئەمە دەستی قوتابیەکی پاکی تایبەتی زانکۆیە لەبەرەوە دەست و پەنجەی لەگەڵ عیلما نەرم بووە بۆ هیچ شتێکی تری نابا بین لە شتی تریش ناکاتەوە خەیاڵاتی بۆ شتی دووریش ناچێت ئەم کەسانە چاوی بەسمەیەکی جیاوازی تایە ئەم کەسانە چاویان بەسمەیەکی جیاوازە هەل لە لێنسەکەی دەرەوە هەل لە کۆرنیاکەوە هەل لە ڕەتیناکەوە هەل لە شەبەکەی چاویانەوە کە ئاوا سەیریانەکەی کە سێرێکی سوبحان الله ئەمە شەبەکەی چاوە کە کابراڵن شەبەکەی چاوی تێکچووە دەچینە لەسەر یەکتری بەبێ ئەم دەچینە ئینسان نایکرێ ببینێ هیچ دوو چاوێکی سەر زەوی لە یەکتری ناچن تەنانەت چاوی لێ ڕاستی لای چەپ ناچێت لا إله إلا الله چاو زۆر بە جیاوازی دروست بووە ئەبینیت عەدەسەی چاو ئەو ڕەنگە جوانەی چاو کە بەو ڕەش و شینی و کاڵەی خوای گەورە دروستی کردو هەر یەکە و ڕەنگ و هەر یەک و بۆیەکی پێداوە هیچ دوو کەسێ لە یەکتری ناچن ئەم چاوانە خۆشەویستەکانم جیاوازن لە چاوی خەڵکی جیاوازن لەوانەی کە چاویان بەردەوام خۆشەویستی من گیانیە نەک وەک بابای چاو لە دەر مامۆستا کۆساریە فەرمێ خەدر کۆساری فەرمێ ئەگەر بەماتم دی دەکەن دەمێک دێ دەکەو مەگەڕ چەشنی بێشی شێری بێشە یاخود پڵنگی دەشت و دەر ئەویندارێکی شک دەبەم قەت لە زەینم ناشتە دەر خۆشەویستی من گیانیە نەک وەک بابای چاو لە دەر ئەوانەی قەیاز ڕاخەر بوون تەمەنیان ڕۆی بە هەدەر ڕەنگە خۆشیان خەنە دەستەی بە ناو مەودودی و جەعفەر ڕێوی نێو کەنەک و کونان یانەواشەی جەبنە دەر هەی لە ڕەشداڵی زەندەق چوو تا هەڵۆی دیدە لێزەر بەڵێ ئەمانە جیاوازن لەگەڵ خەڵکێکی ترا کە چاویان ئەو نەماندووەکەن بەیانی چاویان سوور هەڵگەڕاوە لە خوێندنانە چاویان سوور هەڵگەڕاوە لە گریانانە بۆ خوا چاویان ماندوو بووە و هەر ماوەیەکی ترە و ئەو نەکزە بێ و ئەو نەلاوازە بێ ئەبێ بەردەوام خەریکی عینە گۆڕین بن بەڵام ئەم چاوانە لە ئاستی حراما بەرز نابنەوە چاوانێکی جیاوازن ئەگەر قسەشکن بە ئەدەبەوە سەرداخن بۆ ئەوەی کە بە حرامی سەیری بەرامبەرەکەی نەکا لە کاتی خوازبێنی و لە کاتی مەحکەمە و لە کاتی پشکنینی دکتۆرە تەنها چاو بۆ بەرامبەرەکەی ئەجێڕێ ئەژنا سەیری نامەحرەم ناکا ئەم چاوانە چاوانێکی جیاوازن چکە ئازان ئەم چاوە چەند بە زەحمەت دروست بووە خوای گەورە بە چی داوێتی بەم بەندەی بەڵێ بۆیە بینیت هەموو ئەمانەی لە ئینسانەکان پێستی چاوی قاچی بۆنی ڕۆیشتنی وەقسیت فی مەشیک کە ئەڕوا ئەزانێ بۆ ئەڕوا با پیاسەیەکی کافتریا بکەین بۆچی بچین کارێک هەیە با بەدەمێەوە بین کارێکیش نییە من کاتم لە کافتریایە بەسەر نابم
با بچین بۆ دەرەوە پیاسەیەکی بازارکەین بەڕاستی من کاتی پیاسەم نییە زۆرم پێسیرە کەسێ تەلەفۆنەکەڵێ کاکتۆر قسە بکە وەڵام منە وەحدەکەی من بەلاشە بەس من کاتی بەلاشم نییە باوکی من ڕاستی کات لای من زۆر پیرۆسترە وەک لەوەی کە تۆ لە وەحدەی بەلاشە سەرفیکەی بەڵێ ئەبینیت ئەم کەسانە هەموو لاشەیان هەموو ئەندامیان تەنانەت بەسمەی دانەکانیشیان جیاوازە کەواتە تۆ ئەبێ زمانە جیاواز بێ ئەم زمانی تۆ زمانی غەیبەت نییە زمانی بوتان نییە زمانی قسەی بێمەعنا نییە زمانی حەقە و زمانی دەعوەیە بێ بیگێنی ئەبێ پەیامێکت پێیە شەرم نەکەی لە پەیامەکەی خۆت خەڵک بانکا بۆشتی زۆر خراپ بۆشتی زۆر بێمانە تۆ خەڵک بۆچی بانکەی بۆ لای خۆ پێغەمبەرەکەی بانگەکەی کەواتە تۆ جیاوازی ئەبێ جیاواز بیت زمانی تۆ ئەبێ جیاواز بێ ئەبێ بزانی ئەوەی کە ئێڵەیت هەمووی لەسەر ماڵ و لەسەر ئەنووسرێ تۆیە کە ئەزانی نامەی ئەعمالت پڕەکرێتەوە بێهودەی قسە ناکەی بێ بێهودەی ئەم شتانە سەرف ناکەی بەڵێ خۆشەویستەکانم جیاوازی لەگەڵ تۆیە جیاوازی خەڵک لەگەڵ تۆیە ئابم شێوەیە بۆیە ئینگلیس دەرەجەکانی جیاوازی دابەش کردووە exclusive rare have no equal تەنها تایبەتمەند کەم بێهاوتا matchless یعنی شتێک نییە هاوتای بوەستێ بەرامبەری بێتەوە atypical جیاواز different جیاواز unconventional unusual strange شتی غەریب شاز لە ئەخیرایە بۆچی distinctive singular novel original هاتە سەرەوەی کە بڵێین دەرەجەکانی جیاوازیش جیاوازن دەرەجەکانی جیاوازیش جیاوازن لە کەسێکە و بۆ کەسێکی تر هەیە کەسێکی کەمە بەس ئەکسکلوسیڤ نییە بەڵام لە ئەخیرە ئەم کەسە ئۆریژناڵە یعنی لەسەر ئەسڵی فیترە و پلێتی خۆیەتی یعنی شەریکە چۆن دروستی کردووە هەر بەو شێوەیەیە جیاوازەکەی پاراستووە لەسەر فیترەی خۆی ماوەتەوە كل مولود يولد على الفطرة بەو شێوەیە ماوەتەوە کەواتە ئەبێ جیاواز بیت سەیریکە لەناو ئەم هەموو باڵندانەیە چی دیارە یەک دانەیان دیارە کە ڕەش نییە سنگێکی سپی هەیە و ڕووی لە پێشەوەیە و پێش هەمویان کەوتووە و ئاراستەکەی دیارە و ئەبێ هەمووشیان بەدوایە بێن ئەمە جیاوازیە کەواتە ئەگەر ویستی جیاواز بیت ئەبێ بەدوای خەڵکان نەبی ئەبێ خەڵک بەدواتا بێت بەداخەوە خەڵکانێکمان هەیە چێ و پەیامم بۆ خوێنێتەوە بەڵێ خەڵکانێکمان هەیە ئەژین بەڵێ بەڵێ یعنی چی بارك الله دەست زۆر جوان زۆر جوانە کەواتە ئەم کەسە لە دنیاە وا ئەژی وا ڕائەبوێرێ وا بای باڵی خۆی ئەدا وا پیاسە ئەکا وا ئەگەڕێ ئەگای لە قیامەتی نییە ئەڵی قەت نامرێ بەڵام بەداخەوە کە مرد ئەڵی هەر نەژیاوە یەک کورسی چۆڵ لەو شوێنانی جەنابتان بەجێ نایاڵە بڵین ئەو کورسیە چۆڵە ئەو شوێنی فڵان کەسە ئەو فڵان کەس لەویانەیە بوو فڵان کەس وا قسەی بۆ کردین پەیامەکانی فڵان کەس وا بوو بەداخەوە تا فڵان کەس وا بوو ڕۆژانە نامیلکەیەکی یامێ پەیامێکی پێوتم قسەیەکی خێرێ کرد خۆڵێ کرد بە قۆڵما نوێژەکەی پێ کردم لچکی کرد بەسەرما بەداخەوە کەسە نەمرد کەواتە ئەژی ئەڵی نامرێ کە مردیش هیچ شوێنێ بەجێ نایەڵێ ئەڵێنەوە فڵان کەس کوا ماوەیە کە نایبینم ئۆ چ لەشی چوو مرد لا إله إلا الله ئەمە دوو جار مردنە مردنێک کە هەر بە مردنەکەت بیر شوویتەوە نەمای لە وجودا کەواتە کە مردیت ئەڵێ هەر نەژیاویت یەک کەلێنت یەک جیاوازی دوای خۆ بەجێ نەهێشت عەجیبە بۆیە you are different
You are different. ئەمە یادێکە کە دوایی بۆمان بەجێمێنێ ئاگاتان لەو یادەوەریانە بێ گەویستی جیاواز بیت ئاگات لەوە بێ کە بەیانی یاد دەکرێتەوە بەچی ئەڵێ من جیاوازم بەڵام لەسەر تەلەڤیزۆن دەنگی کەسێ دەرەکا کە ئێستاکەنە لەسەر ئاوا کۆمەڵێک دەنگی لێتە دەرەوە ئەمە هەموو جیاوازەکەی ئەمە جیاوازە بەڵام ئەتوانێت یەک سینی گەوری بۆ دانێن هەمووی بە یەک لەفە هەمووی بخوا ئەمەش خۆی بە جیاوازەزانێ ئەمەش خۆی بە جیاوازانێ توانێت بە سریعی لە ماوەی ئەوەیە ئەو نەقسە بکە ئەمەش خۆی بە جیاوازانێ ئەمەش تیشیان خۆی بە جیاوازانێ بەوەی کە ئەتوانێت عیب و عەورەتی بۆ خەڵکی بەرامبەرەکەی دەرخا واتە لە بێشەرمیە جیاواز ئەمەش خۆی بە جیاوازەزانێ بەڵام ئەمانە You are not different. یادیان نییە باسییان نییە بەڵێ کەواتە ئەبێ چێ پێت بڵێ جیاوازی ئەبێ بەرامبەرەکەت بڵێ جیاوازی نەک خۆت بە خۆت بڵێ من جیاوازم ئەبێ پێت بڵێن تۆ جیاوازی هەر کاتێ وتیان تۆ جیاوازی فعلەن جیاوازیت هەر کاتێک پەیامەکەت بەو شێوەیە بوو پەیامەکەت گەورە بوو دەوروبەر شایەتیان بۆ دای کە تۆ جیاوازی ئەم کەسە سەنگینە سبحان الله سیری بزانە چۆن ئەڕوا بەڕێکەیە هەنگاوەکانی چۆن ئەنێ سیری جلوبەرگەکەی کە سیری بێدەنگیەکەی کە سیری سەنگینەکەی کە ئەو لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێکەنی هەتا وەکو دانی دەرکەوت بەڵێ جا خۆی هەر شتێکی بەسیتە بێ نوکتەیەکە بیستین و قسەیەکەین خۆ بێت نیا پێمان بزانەکەین بە پشتە بەڵام سیری ئەم شەخسیەتە بە قووەتەکە ئەو نەپێکەنی واتە نابینێ لە هەموو شوێنەکە هەر دانیشی و هەر مامۆستا قسە بکات و حەحەح تۆ جیاوازیت ئەبێ کە خەڵک پێکەنی سی تۆ بزانێ تۆ پێکەنی ئەگەر تۆ پێکەنی ئینجا بەدواتە ئەگەر تۆ بزێ گرتیتی ئینجا ئەو قاقا لێ بە ئەجان شەرم کە ئەگەر تۆ پێ نەکەنی بزانە شتەکە قیمەتی ئەوەی نییە کە پێی پێ بکەنی کاتە کابرا پێکەنینی بەخۆی دێ وەک لەوەی کە بە بابەتەکەی بێ بۆیە ئەبێت پێت بڵێن جیاوازی ئەمە شایەتیەکە کە ڕۆیشتی بەلای شوێنێکە ئەو تەلەڤیزۆنە ئەو دەنگە کسکە ئەو گۆرانیە کسکە و فڵان کەس هات بۆ فڵان کەس دەگەڵ ئێمەی جۆ لە گۆرانی ناگرێت کەسێکی جیاوازە ئەچی بەسەر قسەیەکەکە ئەها با کاک فڵان کەس بڕۆ دوای وەتان تەواوەکەم بۆ چکە ئەو جیاوازە ئەو جۆ لەو قسە بێمانایانە ناگرێت زانن جۆکەشی جیاوازە لە خەڵکی تر ناچێت بەڵێ کەواتە بەڕێزەکانم لە ئەخیرە ئەکرێ ژیانت هەمووی چات و هەمووی قسە و هەمووی دڵداری و هەمووی دەستبڕینی خۆت و بەرامبەرەکەت بێ ئەکرێ هەر ڕۆژە و لەسەر پەتێک هەر ڕۆژە و بەبایە شەنکەیت هەر ڕۆژە و لەگەڵ یەکێکا لینک و چاتت هەبێ هەر ڕۆژە و کۆمەڵە فرێندت هەبێ هەر ڕۆژە و کۆمەڵی خەڵک لایکت کەن ژیانت ئاوا ئەڕوا و بەهەدەرەچێ ئەگەر ویستت وانە بی قاچەکانت توندانێ و شوێن پێیە بەجێگەڵ شوێن پێکانت ئەبێ ئەو نەسەنگین و ئەو نەقورس بن لە شوێن پێکانی ئیبراهیم کە کەعبەی دروستە کرد ئەبێ سەنگینتر بن کە قاچی چوو بەناو بردەکەیە ئەبێ لە شوێن پێکانی هاجەرە سەریعتر و خێراتر بن کە لە سەفا و مەروایە ڕایە کرد و ئێستش پیاوی ژنی ئەم ئومەتە هەمووی بە شوێن پێکانی هاجەرە ڕاکن ئەبێ پێپسکۆلەکانی ئیسماعیل بن ئەو نە شوێنەوارەکەی بەقوت بێ کە ئاوا لە گریانە قاچبا بە ئەرزەکەیە زەمزەم لەژێر پێوە هەڵفڵێ کەواتە ئەبێ ئێوە جیاواز بن و ئەبێ خەڵکی چاریتیتان بۆ با کە تۆ جیاوازیت. السلام عليكم ورحمة الله وبركاته.
غەریبی زانکۆ وە بیرم دێت گەورەیەکی بچکۆڵە بووم هەر خەریکی ئەو مێشکە کولە کۆڵە چۆڵە هۆڵە بووم دایکم لەگەڵ هەر پاروە ماستێ وانەی ژیانی دەگوتەوە وانە بۆ هەموو ئاستێ یەکەم باسی زانکۆم لە دایکم بیست دایکێکی خاکی سادەی جوانی خۆنەویست کە دەیەویست باسی زانکۆ بکە بەبێ پارە و بەبێ قیست دەیگوت بڕۆ دەبی بە مامۆستا نەک بە کرێکاری بەردەستی وەستا بڕۆ ببە بە ئەندازیار بنیادی بنێ هەم گوند هەم شار بڕۆ دەی بڕۆ بۆ زانکۆ عیلم فێر بە لە مەجلیساندا وەرەگۆ بەڵێ لەگەڵ تۆمە ڕۆڵە هەڵیان ماڵە ئەو باسک و ئەو قۆڵە بڕۆ زانست فێر بە بوێر بە دلێر بە قەت مەترسە وەکو شێر بە بەڵێ منیش وازم لە زانکۆ بوو بۆ زۆر ئاواتی تریش هیوام زۆر هەڵچنی بوو دەفڕیم ورەم لە هەوران تێپەڕی بوو کەچی کە هاتم وانە بوو لینگاو قوچ بوو پێچەوانە بوو پێیان دەگوتم قازێکی شاس نەوە کاکی زانکۆ خواست بۆیەش دایکم ئێستا وانەی زانکۆی گۆڕیوە دەیبینێ وەک کەلاکێکی تۆپیوە چون وای دەزانی لەسەر عیلم دەبێت بە شەڕە بۆ کەس نەک شەڕی تەجمیل و فیلەر و بۆ تۆکس دەڵێ ڕۆڵە سەیرکە سەر هەڵبڕە ئێستا زانکۆ پڕاڵپڕە لە خەڵکێ کە وت و مت و کت و کڕە چاکەت پاکەت بۆنی باغ و جێڵ و سمێڵ کەچی گێژە وڕە پاتری مێشکیاندا بەزیوە هەڵبەست و هەست و دەستیان وەکو کەوینێ و بەفرە بەڵێ سڕە کوڕم عەسری ئیفلاسە عەسری قات و قڕە سوورا و سپیا و بەرزی پێڵاو میکیاج و باج و عیدی میلاد و تاج و بەڵام وەک حکومەتی خۆمان حاڵیان شڕە وەک دەبێژێ ڕەسواجیانی لەسەر دەمی مەیک ئەبدا چاو مەگێڕە نە بە ڕاستدا نە بە چەپدا هەر ساڵێنە هەموو ساڵێ بە 4 فەسڵی دڵنیا بە قەت نابینی پلێتی ئەسڵی بۆیە دەڵێم ئیتر بەسە بەو نەفەسە با بیشکێنین ئەو زیندانە ئەو قەفەسە بەڵێ قوربان کە تەشی ڕێز بێ تەشی خۆی هەر دەڕێسێ دەی با خێل بێ دەی با خێز بێ هەر کار بۆنە کەچی دەبێتە ئەڵماس یان دەبێتە خۆڵەمێشێ کێ دەیکا باس هەر ئاوە و ژیانە و تینوێتی دەشکێنێ هەر ئاوە و ژیان بەرە و دەتخنکێنێ دڵنیاشم لە هەر کوێ بن
دوای تێپەڕبوونی چەند ساڵ بەسەر بڕیاری بە پارێزگارکردنی هەڵبجەدا بۆچی دەگوترێت تا ئێستاش لەسەر ئاسی ناوخۆی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقیشدا وەکو قەزایەک مامەڵە لەگەڵ ئەم پارێزگایەدا دەکرێت. لەناو سنتەری شاری پارێزگای هەڵبجەداین بە گوتەی ئەوانەی لەم شارەدا ژیان دەگوزارێنن. بێکاری و خراپی خزمەتگوزاریەکان و ململانی حیزبی هەڵبجەی بە دۆخێکی خراپ گەیاندووە کە بۆتە هۆی کۆچکردنی بەشێک لە دانیشتوانەکانی بۆ شارەکانی دیکەی هەرێمی کوردستان. بەڕاستی خەڵکی ئەم شارە گەنج ئەم شارە هەمووی ڕۆی لە دوو ڕۆژە دوو ماڵمبار یەکیان بۆ لێرەکیان بۆ سلێمان بە حەقە دەمە بەس ئیمزایە و لەسەر وەرەقە کراوی چیتر یعنی نە پارێزگایە نە قەزایە کەس نازانی هەڵبجە چیت. بەردەمیای حکومت بەرپرسە بەڵام حکومەتی هەموو دەزانین بەدەست حیزبەوەیە ئەو دوو حیزبە باڵا دەستە بەرپرسیارن. بڕیاری ناساندنی هەڵبجە وەکو پارێزگار چی لە گوزەران و ڕەوشی خزمەتگوزاریەکانی ئەم شارەدا گۆڕ. برایانی عزیز خوشکانی عزیز سڵای خوای گەورەتان لەبێت. سپاس بۆ کاکتۆری بەڕێز مامۆستای عزیزمان، سپاس بۆ شاعیرە جوانە هەنێ بابەتی خۆش و باشی باس کرد. بەس ئێمە هەوڵەدەین تۆزێ ڕێکی کەینەوە و ئێمەش دەمانەوێت وان نەبێ، دەمانەوێت بە جۆرێ لە جۆرەکان بێت چۆن بتوانین باش و چاکی کەین. ئەزیزان زۆر جار منم سڵایدە پیشانی تەلەبە دەدەم ومە بەستیشمە پیشانی بدەم. پۆلی 6 بریتیە لەو دەرگایی کە دەچیتە جیهانێکی ترەوە، دەچیتە ژیانی نازناو، دەچیتە ژیانی پێشگیری ناو، دەچیتە ژیانی ئەو کۆمپانیا و شەریکەی کە ئیشی تیا دەکەیت. لە دوای پۆلی 6 بڕیارە دەی لە چی دامەزراوەیەک لە چی وەزارەتێکە ئیش و کار بکەی. لە دوای پۆلی 6 تقریبەن بڕیارە درێت ئیتر تۆ ڕەنگە لە داهاتووە لە چی شارێک بمێنیتەوە. ئایا تو هەرمێنیتەوە لە تەکیە لە بازیان لە ئەڵایی لە باینجانیان پێویستەکە بچیتە هەولێر، پێویستەکە بچیتە سۆران، پێویستەکە بێتە دووەک، پێویستەکە بچیتە سلێمانیان شارێکی تر. بۆی هەموو ئەو شتانەی تر کە من فلان دکتۆر هەر کەسێکی تر بەدەستمان هێناوە پۆلی 6 بریتی بۆ لە بەردی بناغی. بۆی لایەتان نەچێت پۆلی 6 بەردی بناغەیەکی زۆر باش و چاکت کادێ دەکەم بنتەمەڵێکی باش و چاک و مەزبوطت بۆ داناوە دەرەجە تێناوە. ئەو بەڕێزانش کە هاتوونە ئەمڕۆگەر دەرێت پۆلی 6 بن لایەتان نەچێت بە پۆلی 6 دەتوانی بنچینێکی باش و چاک بدەیت. بەڵام دوای چوویتە زانکۆ پەیمانگا اینجاکە هەنگاوەکانی تر دەست پێکات کە من ئەمڕۆ دەخاڵم بۆ جەنابتان هەڵبژاردووە. بابەت زۆرە، خاڵ زۆرە، چی بکەین چی نەکەین. لەگەڵ کاکتۆرا دەردەشەیەکمان کرد چی باس بکەین. دەستی خۆش بێ ئەو دوو بابەتی زۆر جوانی هەڵبژارد و منیش هەوڵەدەم تەکمیلەی شتەکانی ئەو بێت کە بە جددی وایە ئەگەر تۆ کەسایەتیت نەبێت، ئەگەر تۆ جیاواز نەبیت، هەر کۆپی پێستی شتەکانی تر بیت. دکتۆر زۆرە بەڵام ژمارەیەکی عەدەدی کەمی دکتۆر هەیە. مهندس زۆرە ئەگەر تۆ هەموو وەکو مهندسەکانی تر بیت بە حیاتی ئیشت دەست ناکەوێت. مامۆستا زۆرە وەکو ئەڵێت ماستەر زۆرە، وای لێوێ بڕۆ لەو جادەی ئۆرزیە های ماستەر و دکتۆرا کە ڕەنگە کۆستەری لێپڕکە لێ مەترسە چکە عەدەدەکە زۆرە. و ئەگەر مەسەلە شەهادەدار بێت زۆر جار من وتومە وەکو بوتڵەغازی لات و هەموو ماڵێک کۆمەڵە شەهادەدارمانێت. تۆ دەبێت جیاواز بیت، قسەکە لەوایە تۆ دەبێت جیاواز بیت. بەڵێ جیاواز بیت ڕەنگە تا 100 ساڵی تریش تۆ بە جۆرە جۆرەکان ئیشت دەستکەوێت، کارت دەستکەوێت، کاسبیت دەستکەوێت، شوێن دەستت دیار بێ. بەڵام جیاواز نەبی و کۆپی پەیستی ئەوەکانی تر بیت و ئەسڵەن ڕۆژ بە ڕۆژ کۆپی پەیستێکی خراپیش بیت کەواتە بە کەڵک نایە. گەنجە جوانەکان داهاتوت ڕوون نییە، ڕاستە ئێمە بێ سەریح بین. ڕەنگەی سەبرێت و ئەم دوو برادەرە ئەم لە تێری قساکەن و عیادی خۆیان و سیارە و تەرتیبات و لە سینگڵی نەجاتیان بووە و کاکتۆر هەر سینگڵش دیار تەواو تەواو لە سینگڵی نەجاتی بووە و ئەوە منیش نەجاتم بۆ ڕەنگە وا بڵێ کاکە گیان ئاگات لێ نیە من ئەندرۆجین وا فولی کردووە تا ئێرەم ئەندرۆجینە خەریکە جەڵدە لێمەدا و میزاجم نییە. ئەمە قسەیەکە. داهاتووشم ڕوون نییە، داهاتووشم نازانم بەرەو کێوەچم چۆن بتوانم بەو حەماسەت و بەو عەزم و جەزمەوە چۆن بتوانم بەو ئیرادەیەوە زانکۆ بەسەر بەرم. ئەمە ڕاستە، یعنی ئەمە بێویژدان نین، خۆشمانە ناو واقعەکەی زانکۆیان و هەمووشمان کە زانکۆمان بەدەستێنا و زانکۆمان تاو کردووە نەزانن لە تێری هێناومانە. من تاوەکو پۆلی 6 ئیش و کار و کاسبیم کردو ڕەنگە کاکتۆریش هەروەکو من بێت. ئەمن زۆر جار بۆ نمونە هێناومەتەوە کە من دەرەجەی 6م وەرگرت لە لای حیوان بووم لە منتیقەی گەرمیان. لەبیر بە کرێکارێکمان هاتەوتی مامە بەخە تەقانوتە وتم بۆ تەقانوتی دایکت وتێتی دەرەجەیەکی بەرزت هێناوە. یعنی لای حیوان بووم باوکم من دی حیوانی هەبوو لە لادێک لە منتیقەی گەرمیان لەبەرەوە ئاوا بسم اللهمان کرد. ئاوا بەم ڕیباتە و تەرتیبات و سێڵفی گرتنا هەڵمە خەڵەتێ ئەتوانی داهاتوو دروستکەی با بچین بسم اللهی لێکەین. کەواتە با بچیمە سەر دەخاڵەکە چی بکەین باشە ئەزیزان.
ئەگەر تۆ بگەڕێیتەوە 96 دکتۆر چیەکەیت قسەکەی من وایە یان بە نەوعێکی تر بڵێم دکتۆر لە چی شتێکی ژیانی خۆت پەشیمانی خۆزگە بە خۆزگایە بتکردایە ڕەنگە هەندێکیان قسەکانم وابێ یان بە نەوعێکی تر دکتۆر کام خاڵانە هەبووە تۆ ڕەنگە ئەمە پرسیارەکانی مێشکی تۆ بێ کام خاڵانە هەبووە تۆ بە هەست دەکەیت ئەم خاڵانە هۆکارێک بۆ سەرکەوتنی تۆ چکە ڕەنگە من شانازی بکەم بە خۆمە بڵێم وڵای من هیچ ساڵێک لە کولێ توب نەمامەتەوە لەگەڵ هەموو ئیش و هەموو فیشانش کە لە خۆما بەستومە کە هیچ ساڵێک نەبووە دەرز و دەوری دینیم نەبێ ئیلا چەند ئوسرەیەکم هەبوو بە تایبەتیەوە بە ڕێزانی کە لە تەمەنی منابوون ئەزانن من سەرپەرشتی طب و هەندەسە و قانون مەکرد بە کچان و بە کوڕانەوە و دەرز و دەوری دینیم هەبوو لە ناو سلێمانی و دەرەوەش بەچی سەرکەوتوو بووی بەس بە دوعای خێر کە ڕاستە دوعا ڕۆڵی هەیە نە کۆمەڵێ خاڵ کۆمەڵە شت کە بۆ جەنابتان باسیەکەین یەکەم شت هەر ڕێگایەک بگریتە بەر من ڕەم زانکۆ تەواو بێ بە هەر شێوازێک زانکۆ بڕۆیتە ناوێ و بە هەر شێوازێک بە فول چوختێتی و بە فول گەنجێتی و بە فول وەکۆڵە ئێهمالی و بە فول نازانم جدێتی منەڵم زانکۆ تەواو بێت 6 ساڵی کولێت و بە نۆش بێ هەر تەواو بێت 4 ساڵی زانکۆکانی تر بە 6 و 7 بێ هەر تەواوێکی ڕەنگە نەگاتەوەی کە فەسڵ کرێ بەڵام ئەوە جەنابتی بڕیارەدەی بە چی ڕێگایەکا بڕۆی ئەوە جەنابتی بڕیارەدەی چی جۆرە ڕێگایەک هەڵبژێری لە زانکۆ چکە هەندێک ڕێگان بۆ هێناون لێرە ئایا باش یان باشترین یان زۆر باش یان وەکو پێویست یان بەڕێمان کرد ئەوە خۆت هەڵێ بژێریت تەنانەت بۆ دەرەجەش ئایا تۆ لە زانکۆ ئەڵی تەواو نەجاتم بۆ ئۆخەی خۆ من چەند ساڵ هەرە خوێنم بەخوا بۆ 50 خوێنم یان خۆشبەختم دوێنە بڕیارێکم بینی حکومەتی هەرێم لەگەڵ هەموو ئەو بێتەعیناتێشە پێم وایە لە کۆبنەوەکی ئەنجومەنی وەزیرانە بڕیار دراوە یەکەم و دووەم و سێم و ئەوائیلەکان ئیشانە سەر بکرێت کە من زۆر جارم قسەم وتووە هەتا مردن تۆ دەرەجەت ڕۆڵە بینێ هەتا مردن تۆ دەرەجەت هەبێ ئەوائیلی پۆلەکەی خۆت بی ئەوائیلی کۆلێژەکە بی چانست هەیە بۆ ماستەر چانست هەیە بۆ دکتۆرا چانست هەیە بە موعید وەرگیرێتەوە چانست هەیە کە ئەگەر دبلۆمی جەنابت لە دبلۆمی بۆ نمونە لە بەشی بەختیاریت لە زانکۆی پۆلیتەکنیکی ئێمە لە بەکالۆرس وەرگیرێتەوە بەبێ پارە بەبێەوەی پارە بدەیت و حکومەت لە بەکالۆرس وەرگرێتەوە ئەگەر بەکالۆرسی وەرگرێتەوە لە ماستەر و دکتۆرا کەواتە بڕیار بدە بە چی جۆرێک ڕێگاکە هەڵبژێری بڕیار بدە ڕێگایەکی سووک هەڵبژێری یان ڕێگایەکی قورس من ئەزانم ڕێگای سووکەیە بۆ زانکۆ ڕێگای سووکەوەی هەر ئاوا بڕۆیت و جاجارەگە مەرزەمێ شتێک بخوێنیت و جاجار چاوبەشقەڵەیەک بکەیت و سەرێکی دەوروبەرت بکەیت و بە قۆپەیەک بە قسەکردنێک بە ملاولایەک بە هەندێک پرسیاری مانگانی پێشوو بخوێیت و ڕەنگە بەشی ناجح بوون بەڵام هاردەزوەیش هەیە ڕێگای قورسیش هەیە کە ڕێگایەکە هەندێک شتی تر کە خاڵەکان لەگەڵ باسی دەکەم دەبێ هەڵی بژێری خەڵکێکەیە من دەڵێت 4 ساڵ ڕەزالەتە بینم بەڵام 40 ساڵی تری ئیستراحەتەکەم چکە بۆ معلوماتی جەنابتان 4 ساڵی زانکۆ سومعەیە بۆ 40-50 ساڵی تری ئێوە ئێمە نازانین کەی دەژین بەڵام تۆ کاچیتەوە بۆ کەلار برادێکت هەبووە خەڵکی بۆ نمونە مەسەلەن کارێزەوشکە هەتا 50 ساڵی تر کاڵێن محەممەدی کەلار ئەوە بەخوا 5 فلز نایەنێ یان کە دەڵێ فڵان کەس سەری پێ بسپێرە لێی مەترسە بەچی ئەم قیاسە بە 4 ساڵی زانکۆ ئێستا بڕۆ تۆ ناو بێنە ناوی فڵانی ڕانەی بڵێ ئەڵم کاکەی جان چەند دەفتەریەوەی لە خزمەتیان بەس پێم بێت من لە خزمەتیان ئەگەر بڵێن فڵان کەس دەڵێن بەخوا برا من ئامادە نیم وەکۆ لە سیارەکەشی لا دانی هەتا ئێوارە بۆ چکە 4 ساڵی زانکۆ بووە بە قیاسێک بۆ من بۆ بە ئەسێسمنتێک بۆ بە ستاندەرێک بۆ من بۆ یەتکارێ دەکەم وریابە دوای زانکۆم هەر لە خاڵ یەکەم دوای زانکۆ بڕیارە دەی ئەرێ تۆ بڕیارت داوە هەتا مردن لە ماڵەوە بی بڕیارت داوە هەتا مردن تەماتۆ بامی و زۆ کۆڵێ تەماتی سوورۆکراوی ماڵەوە بخۆی یان بەرەو ئەوەچی ڕێگاکەی تر کە بەرەو فامیلی بەرەو خێزان دروستکردن بەرەو ماڵ دروستکردن بەرەو ئەوەی کە لەسەر پێی خۆت بوەستی بەرەو ئەوەی بە 4 ساڵی زانکۆ ئیش لە چاوەقولاقیت ئاوا مەسەن خەڵکی چەمچەماڵی لەم سلێمانی ئەگەڕێی ئیش کار کاسبی پیشە میهنە فکرە خەڵک بناسی وە کۆڵێت شارەزایی پەیداکەی کامیانەکەی تۆ کەیف خۆتە بڕیار بدە ئێوە زانن من خەڵکەیە بە درێژایی ڕەنگە ناوی بێنم پێی ناخۆش بێگەنا خەڵکە ناسم بە درێژایی زانکۆی سلێمانی لە مەرحەلە 4 تقریبا 5 زانکۆی ئێمە بوو ئیشێکی دەستکەوت و ئێستەیەکێک لە خەستەخانەکانی سلێمانیە ئیشەکات و هەر نەچۆ بۆ وڵات بۆ شار و مەملەکەتەکەی خۆی هەرکە لەگەڵ کولەی توبی تاو کرد بە مقیمی و لە سەرتاوە ئێمە لە خەڵکی سلێمانەکە بووین دینار لە گیرفانمان نەبوو چاوەڕێی معاشی حکومەت بین ئەو بۆ خۆی معاشێکی تری ئیزافەشیە بوو بۆ لە بەرەوەی دەستی خۆش بێت لە ئێمە باشتر و چاکتر بوو بۆ چاوگەڕاندن بۆی کە ئایا بەرەو فامیلیە چم بەرەو خێزان یان بەرەو ئەوە چم تەنها و تەنها هەر ئیشەکە بەڕێ بکەم تەواو ئایا بەرەو ئەوە چم کە لەگەڵ ماڵ و عایلەیە بم و سەر خۆم کسکەم یان بەرەو ئەوە چم ببم بە خاوەن پیشە و فرمانی خۆم بیبم بە خاوەن پرۆسەیەکی خۆم لە داهاتووە خۆت بڕیار بدە چی ڕێگایەکە گریتە بەر
کاکتۆر باسی کرد لەسەری ناڕۆ بڕیارە دەی بەرەو باشتیان بەرەو جانب بچی زانکۆ زۆر بڕیارەدا بەڕێزان ئێوە زان خەڵکات ئێمە کە سەرەتای زانکۆ بوو هات ئەتوت کوڕەزای ئیمامی ڕەبانی و ئەتوت کشەزای غەوزی گەیلانیە تەسەوری ناکەی چەند بوو نەتەوێرا بجوڵیتەوەی بێژ ئەستەغفیرڵڵا ئێکاکە هیچم نەکردووە بۆ ئەوی کافر بووی بەڵام بەداخەوە ڕێگا هەڵەکەی هەڵبژات ئێستش نەچۆتەوە سەر سکە ئێوە زانن خەڵکیەکە بوو ئێمە ئەهلی نوێژ و شەو نوێژ بوو لەم ماوەیە برادەرێ باسی گوتی کاکتۆر زۆرم پێ ناخۆش بۆ ئەو ڕۆژە بیستومە لە برادێک ئەڵێن مەشروب شتە خواتەوە ئەهلی نوێژەکەی مەرحەلەیەک و دوی خۆمان ئێوە ئەزانن خەڵکیەکە بوو بەعکسی شەوە لە مەرحەلەیەکی زانکۆی کۆلێژەکانی لای مناکە بەسەن تۆ بە هەندسەی قانونە ئەیان دکتۆر ئەوە نەفەرێکە سافیرە وەکو خۆی نییە بەڵام ڕەنگە ئێستا ژنەکەی منیش بەقەد ئەو حیجاب نەبێ کاتە ڕێگای زانکۆ زۆر گرنگە خۆت هەڵێ بژێری خۆت بڕیارە دەی ئەو ڕێگایەت چۆنە ئیتر ڕەنگە بە خوێندنەوە بێت ڕەنگە بە متاڵعە بێت ڕەنگە بە وردبوونەوە بێت ڕەنگە بە دیراسەکردن بێت ڕەنگە بە ڕاوێژکردن بێت بۆ ناشێت تۆ 10 ساڵ 15 ساڵە تۆ لەسەر ڕێبازێکی لەسەر فکرەیەکی لەسەر بیر و بۆچوونێکی لەسەر ئەفکارێکی ئیتر بە هەر شێوازێک بیرەکەیتەوە بەڵام ئێستا بڕیارت داوە بیرت کرێتەوە کە بەڕاستی بەم جۆرە نابێ ئەگەر بەم جۆرە بکەی ناتوانانی ژیان بەسەر بەری تەنانەت بیلگیت قسەیەکی جوانی هەڵەگە تۆ لە دایک و باوکێکی فەقیر لە دایک بووی خەتای تۆ نییە بەڵام ئەگەر بە هەتا مردن بە فەقیری بژی خەتای تۆیە ئەگەر بە هەتا مردن بە بێڕۆشنبیری بژی خەتای تۆیە دایکی من نەخوێنەوارە باوکی من نەوت فرۆشە خەتای من نییە بۆ شانازیشی پێوەکەم تا مردن بەڵام ئەگەر من هەتا مردن وابمێنمەوە ئەگەر خۆم و ماڵ و خێزانم هەتا مردن وابمێنێتەوە ئەگەر خۆم ناڕۆشن بیت هەتا مردن ئەمە خەتای خۆمە محاسبە دەکرێم لەسەر ئەمە بەڵام وەکی تر محاسبە ناکرێم بۆیە هەوڵ بدە بڕیار بدە تکارێ دەکەم چی ڕێگایەکە لە بژێری کاتە بپرسە لە خۆت چی ڕێگایەکە لە بژێری ئیش و کار و کاسبی و ماڵ یان تەنها کۆیلەیتی و بەردەستی دایکت و بە بچووکتنی شەوە نەجوڵیتەوە ئێمە تەلەبەمان هەبوو یانی هەتا 5 و 6 زانکۆش ئەماون کاکە کۆڕ سیمیناری وڵایی باوەڕ ناکەم بۆ خوا تەلەفۆنم کرد بۆ دایکم وەختە تەلەفۆنی واش نەبوو بە دایکم بود نازانم جوابی نەدامەوە کاتە تۆ هەتا مردن هەر بەو جۆرەی و هەتا مردن گەورە نابی بۆیە ئێستاش هەست دەکەم زۆر یانی دەستەمۆی خانمی بەهرامیە لە ماڵەوە زۆر یانی هەست دەکەم ئێستاش کاریگەری ماوە چکە وەختی خۆی نەهەوڵی نەدا ببێ بە کەسێکی سەربەخۆ کەسایەتیەکی وەکو کاکتۆر وتی بۆ خۆی دروستکە دوو بەڕێزان دوو زۆر گرنگە لە یەکەم دقە ئاماژ بە خۆ دیاریکە من ئەمیان وەکو دکتۆرێکی ئەڵم وەکو بواری تەنمێ بەشەری سوبحان الله ئەڵێ ئەگەر لە یەکەم قۆناغەوە بڵێ نیەتمە و بڕیارم داوە کە من بەرەو خوێندن و بەرەو ئەوایی ئەخوێنم ئۆتۆماتیکیان مێشکت پەیامت پێدا ئاخر جیاوازە بیر لە یەکەمی بکەیتەوە جیاوازە بڵێ هەروە بەڕێکەم چکە کەوتت بۆ یەکەمی هەر لە خۆیەوە هەوڵەدەی لە ڕیزی پێشەوە دانشی هەوڵەدەی مەرزەمە کتێ پەیداکەی هەوڵەدەی بزانی پارەکە چی هاتوۆتەوە هەوڵەدەی لە پەیوەندیت لەگەڵ مامۆستاکانە باش بێت هەوڵەدەی غایب نەبی هەوڵەدەی زمانی ئینگلیزی خۆت بە قۆتکەی هەوڵەدەی کۆمپیوتەرت بە قۆت بێ هەوڵەدەی دازام سەدان هەوڵەدەی چونکە تۆ لە مێشکتا ئامانجێکەیەکە بریتێ لەوین بەس ئەمە مەخەرە مێشکی خۆت ئۆتۆماتیکیان مێشک پەیامت ناداتێ يعني هەر لە ژیانی شەوایە تۆ بە تەمای بۆ نمونە خانوێ بکڕی بیر لەواکەیتەوە لە وڵای با عەرزەیەکم هەبێ دوای عەرزەکانی بیرەکەیتەوە وڵای بزانم سلفەیە وەرناگرم دوای سلفەکە بیرەکەی تۆ بزانیم وەستایەکی هەرزانم دەست ناکەوێت دوایەوە بیرەکەی تۆڵی با قاتێ دروستکەم قەیچێکە قاتی دووەم دروستکەم بەس تۆ ئەگەر بیرکردنەوەت نەبێ ئا خەڵکەیە گەنجەیە ئیناسم خزمی من و تۆیە 20 ساڵە لەم شاری سلێمانێ خۆی و ژنەکەشی ماشخۆرە تا ئێستا خاوەن 100 مەتریەک نین بۆ لەبەرەوەی هەر کاتێک دەمیم کردوێتەوە تێتی کاگی تۆ لەگەڵ ڕێزما کامێرەش تۆمارێکە لەگەڵ ڕێزما بە حیزی و دزی نەبێ خەڵک لەم ڕۆژا کوابێ بە خاوەن خانوو وتم باوکی منیش نا یەکجار واشنا وتم منیش نا دە تۆش ناڵێم وتم یانی چی یانی چی ئەم قسەیە خەڵەتە ئەمە هەڵەی ئەمە تۆ دانەنانی ئامانجە بۆ ژیانت کەواتە تۆ کاتێک نایخەیتە مێشکی خۆتەوە کە پرۆگرامێک بەرنایتر لەوا چێ موعیدی بێت لەوا چێ مامۆسای زانکۆ بێت لەوا چێ تۆ بڕیارت دا بەسە تۆ زۆرجار بێزارن بێت تاقڵی مامۆستا کاکتۆر لەگەڵ ڕێزما مامۆسای زانکۆی وایە وەڵا بۆ توورفرۆشتنیش بە کەڵک نادە تۆ شەریک بە تۆ پیاو بە تۆ لە یەکەم دەقەوە بیخەرە مێشکی خۆتەوە دەبڵێ لەم کۆلێژی پزیشکی سلێمانە دەبێ من مامۆستا بم وەرە بەو نیەتە بخوێنە بۆ ئەوائیلی بخوێنە بۆ MRCP بخوێنە بۆ FRCR بخوێنە بۆ بەرزترین شادەی کۆلێژەکانی بەریتانیا و کۆلێژەکە جیهانیەکان بخوێنە ئەو وەختە تۆ بە حەقەت مێشکت کە دانانەی ئامانجت بۆ دانا دەتوانی پرۆگرام و بەزبوطی خۆت بکەیت تەنانەت دەڵێ ئامانج وای لێ دێت بە ببوونی ئامانج بە دوای شتی تراگەڕێ واتە کاتێک کە ئامانجی تۆیە بۆ نمونە مەسەن زۆر جار بەیچێک بە منە لە کاکتۆر وڵای خۆشیش زمان بزانێ ئەڵەن بەس بیخە مێشکی خۆتەوە 100% بڕیار بدە فێری زمانە بی
دوایە بیرەکەی تۆ پێویستم بە شریتە، پێویستم بە سیدیە، پێویستم بە بەرنامەیە، پێویستم بە پرۆگرامە، پێویستم بە ئەپلیکیشنە. ینی عادەتی ئامان جوایە زۆر لەسەری ناڕۆم، بەس بە کورتی و بە مختصری پێتەڵێم ئەگەر ئامانجی ڕۆژانە و هەفتانە و مانگانە و ساڵانەت هەبێ ئۆتۆماتیکیان مێشک داوای شتت لێکات و مێشک پێشنیارت ئەداتێ و زەمن و وەکۆلە دەوروبەر بە جۆرە لە جۆرەکان بەکارێنی بۆ ئامانجەی خۆت بەبێ ئامانج بچۆ بۆ بازار تا ئێوارە ئەسوڕێتەوە هەر جارێکی قۆڵەکە بە قۆڵ تا ئێوارەش لە بەلەدەکە فڕێتە دەنوەڵە زۆر داوای بێتەکە وڵایەوە خاڵمە ئافوم کە خۆ حافیز ئەچیتەوە بۆ ماڵ و هێشتا شتەکانی خۆت نەکڕۆ چکە تۆ بەبێ ئامانج چوویتە بۆ بازار چ جای ئەوەی 4 ساڵ 5 ساڵ 6 ساڵی زانکۆ بەڕێ بکەیت کەواتە ئەمە ژیانی زانکۆیە هەموو خەڵکەکە ئاوە بەڕێ کراوە عجیبم لێ دێ هەنێک کۆلێژەی ساڵن 200 کەسە هەنێک کۆلێژەڵن 300 کەسە هەمووی وایە هەمووی دێو تەتەلە لەو پەپەلێ و هیوا هەیە لەوە چی ئەم بەیانێ ئامانجیەوە بۆ ئەمڕۆ بڵێن جوانیت ئامانجی ئەوەیە ئەمڕۆ بڵێن بۆ نمونە قۆزی ئامانجی ئەوەی و مۆبایلەکە هەر ئاوا ئەگرێتە دەستی و خەڵک بڵێن مۆبایلت بە چەند کریۆ ڕەنگە هەموو ئامانجی ئەوە بێ ڕەنگە ئامانجی ئەوە بێت جلوبەرگەکەی بێ ڕەنگە ئامانجی ئەوە بێ کۆمەڵە سێڵفی بگرێ لە ماڵەوە حدودی کردووە و ماسکارای کردووە و جاگوەری کردووە و ئاوا ئەکات دەم ئاوا لێ ئەکات دەمی نەجوولە بۆی حدودەکەی تێک نەچێ هەر نەبێگاتە خۆی هەڵگرتووە بۆ کۆمەڵە ڕسم لای باخەکە بیگرێ بۆ لەبەرەوە ئەمە ئامانجێتی دەبێت تۆ جیاواز بی يعني من لبير تا چواری طبش زاني او برادراني من زور بيكات كلهم بري كردو قميص بردايو زور ايمانم بجديته او ترتيبات نبو نعلم نعلم كردا في بخوا قد بيانش تبع نعلوتهم بلام هميشه قميص برداوته وبانطول شي او ساده وبقميص وبانطول بساده روشتينا بلام امانجي ترمان ابو خلقي تري شبو هر خريكي خوي وخو جوان كردنو تتليو ببليو قا وكولا جلو برغو ترتيبات وكم كره قوز خوي جوانا غوري كواتا جیاوازە ئامانجی تۆ چۆنە بڕیار بدا چۆنە تەنانەت بچمە سەر خاڵی دووەم ئەمە قسەیەکە حەقی خۆیەکی وریای بن ئێستا وەندی کە بیستومە ڕۆژە لە زانکۆ مامۆستایەک باسیەوەی کردەڵێ هەر جیلێکی زانکۆ ئەگەر مەرحەلەیەکی زانکۆ ئەم ساڵ هەڵبژێری ڕەنگە بە زانکۆ و پەیمانگا و ئەهلی و حکومی و بەد هەموویەوە نزیک بێتەوە لە 100,000 تەلەبە وریا بن عەدەدەکە زۆرە ئەگە تۆ وریا نەبی ئامانجەکەت نەبێ لەم 100,000 و نەبی واتە ئێستا ئێوە کام ساڵ چوونەتە زانکۆ وابزانم مۆدی 2003 وایە 2002 واتە مۆدی 2002 ساڵ چێتە بازار 100,000 وەکو تۆ چێتە زانکۆ 100,000 حکوومەتی هەرێمی کوردستان دا ئەوەنەش بودجەی زیاد کا من ئەی خەمە چنگت سوێن ناخۆم نەوە سوێنەکەم بکوێ بەس باوەڕ ناکەم 100% کە بە حیاتی ئەمانە تەعین بکرێ کاتە دەبێت لەم 100,000 تۆ ئامانجت جیاواز بێت ئەچیتە مەرحەلە 200,000 تر وەکو دووە ئەچیتە سێ وەکو تۆ 100,000 چونکە ئێستا قسە هەیە نزیکی 400,000 تەلەبە لە زانکۆ و پەیمانگا و ئەو بەشانی کە خوێندنی باڵایە تەلەبە هەبێت کاتە وریا بە عەدەدەکە زۆرە ژمارەکە زۆرە ئەگەر وریا نەبی ئامانجدار نەبی ناتوانی بگەی بە مەنزڵ و ناتوانی بگەی بە هەدەف سێ بە تەجروبەی خۆم وەکو دکتۆر بەختیار بۆم دەرکەوتووە ئەو کەسانی کە دەیکەی بە هاوڕێ بە جۆرێ لە جۆرەکەکان ڕێگاکەت بۆ نەخشێنن بە جۆرێ لە جۆرەکان خەڵکیەکە زانم برادەرەی هەندێک کەسێکە لەبەر تەکسیەکە لەبەر پاسەکە لەبەر داخلێکە لەبەرەوەی خەڵکی کەلاری دکتۆر جا چی بکەیت بەخوا پێکەوە پاسەکەیت سوبحان الله دوایی چوونە پێستی ئەوە چونکە چووە ڕەنگی ئەوە چووە شکلی ئەوە چووە بیرکردنەوەی ئەوە چووە ئەخلاقی ئەوە بۆ تەسەورەکەم قیامەت چی وەکو ئەوی لاتووە زۆر حەزەر بکەن لە هاوڕێیە پەلە مەکە کچ و کوڕەکان پەلە مەکەن ئەزیزەکەم وەک نەدوو بدیمە بە مانگیەکەم کەس کچ لەگەڵ تا قسەی دەکردەوە لات خۆشە کاک عارەبانەی ڕای ناکێشەی تر حەزەکەی خەڵک بە دەور تابێ و برادەر و بۆی فرێند و گێڵ فرێند پەلە مەکە من ئەڵەم بە شەشمانگ یەکەم ئەگەر کەس لەگەڵ تا هەڵدەچێت هێشتا تۆ قازانشتە پەلە مەکە چونکە بە درێژایی 4 ساڵ 2 کەس 3 کەس 4 کەس هەڵبژێری بەس ئەم 4-5 کەسە ڕەنگە ژنی داهاتوو دیاری بکە ڕەنگە مێردی داهاتوت بۆ دیاری بکەن باوەڕکە ڕەنگە وەزارەت و حکوومەتی داهاتوت بۆ دیاری بکەن ڕەنگە بودجەی داهاتوت بۆ دیاری بکەن تەسەورەکەم بە جۆرە لە جۆرەکان ڕۆڵی هەیە بۆی کە بۆ قیامەت شت بۆ مسۆگەکەن لە هاوڕێیە پەلەمەکە ئەمە لە برای خۆت وەرگیرە بە تەجروبە ئێڵەمە قسەیە بە تەجروبە وەرێگرم چ دەیان گەنجم هەبووە لای من دەرز و دەوری هەبووە لە لای مامۆستاکان دەرزی دەورە بووە کاکە لەگەڵەوە مەرنانە کاکتۆر بەخوا کەنجێ زۆر خۆشەوا سەیری نەکەوە بە سیماشتی نەوعێکە کورە کاکە وان نییە کورە ڕەنگ هەڵەگری کورە سیمایە وەرەگری کورە وەکۆ سومعی ئەو هەڵەگری نە دوای ماوەی وەختێکمان زانی نەهاتەوە وەختێکمان زانی چووە قاڵبی ئەوە وەختێکمان زانی ئەسڵەن لە ئەسڵەکە خراپتر بوو شەڵڵا هەر وەکو ئەو مابمایە
ئەم تەجربەی لەو پەیدا کرد لەو زیاتر چوختیترە بێ لەو زیاتر ئەو کۆڵی لارترە بێ کەواتە تکارێ دەکەم وریابە برادر ڕاتەکێشێ عەرەب قسەیەکی لە صاحب و کە صاحب برادر ڕاتەکێشێ فرێن بەڕاستی یەکێکە لە هۆکارە زۆر گرنگەکانی بە قۆتبوون و بەهێزبوون لە زانکۆ یەکێکە لە هۆکارەکانی تێکچوون ١٩ تەحەداکەم کەسێک گوێی لە قسەی من بێ و بڕۆ بپرسە ١٩ با ناڵێن ٩ چکە دەرەجێکی زۆرە ١٩ خەڵک لە زانکۆ فێری هەر ئەتوارێکی خراپ بووە بڕۆ سەرژمێری بکە بڕۆ توێژینەوە بکە دەڵێ لە برادەرەوە فێر بوو جگەرە نێرگەلە مەشروب ئافرەت بەرەڵایی خۆیسە خەڵک فێر سیغە بووە کاکتۆر سیغە و میغە ئەڵە مەرحەلە سێ و کۆمەڵێک پەڕە بن و دە 15,000 کۆکەرە بۆ سیغە و میغە سێ لە فلیمە یان وڵا سەردان نازانم چی تێکەڵاو بوون هەندێشتی خراپ سیاسەتێکی سەقات خەڵکێکە چۆتە داعش تەنانەت چوونە ناو داعششەوە تەنانەت چوونە ناو هەندێشتی ڕەوتی شتەقەت و سقوتەوە کە ڕەنگە کەسمان بەدڵمان نەبێت هەموو ئەم شتانە برادر کردوێتی بۆیە تکادێ دەکەم خەبیر بە شارەزا بە لە برادەرە هەر لە خۆتۆ برادر ڕەفز مەکە هەر لە خۆت شۆ برادر وەرمەگرێت لە بەرەوەی خەڵکی شارەکەمە خەڵکی گەڕەکەکەمە و دکتۆر هەست دەکەم سیمای لە منە یان وەڵا دکتۆر هەست دەکەم تۆزێک زیرەکە زیرەک بەڵگەن نییە ئێمە لەم ماوەیە محاضرەیەکی دکتۆر تارق سۆیدانم گوێ لێ بوو باسی عالەمی کرد بە سوبحان الله هەست دەکەم لە گورتستانی شاوایە ئەڵێ دیراسە کراوە زۆربەی ئەگەر عەشراوایلی زانکۆکان هەڵبژێری دوایی کەسە سەرکەوتۆکانی ناکۆمەلگای 1 بۆ 5 یەکەم نین زۆر جار 6 بۆ دەکەن یان 10 ئەخیرن بڕواتان بێت من وەکو کولێ تۆ بکە خۆمان مەرحەلەیەک بن 100 کەس بن ئەمە بە واقعی لە ژیانی خۆمان نەیبینین ئەوانی کە ئەوایل بوون شەرت نییە ئێستاکێ قوتبەکانی شاری سلێمانی بن ئەوانی کە لە هەندەسە ئەوایل بوون شەرت نییە قوتبەکان بن بۆیە شەرت نییە تەنها و تەنها بە دەرەجەی زانکۆش بخەڵەتی شتی تر هەیە کە تۆ دەبێ ئاگاداربی دەبێ وریابی 4 ئەزیزەکەم وریای ڕەگەزی بەرامبەر بە ئەو ڤایرۆسە ڕەگەزی بەرامبەر ڕاد نەکێشێ بۆ لای خۆت و لە ژیانی زانکۆیان نەتبەستێتەوە دەیان کوڕمان بینی لە کوڕەتی خۆی کەوت لە پیاوەتی خۆی کەوت کوڕەکانیش تەعامولیان نەکەڵا نەکرد ئێستاشی لەگەڵا بێ هەر بەسەر ژنانی ناوی دەبین و ئیسفادەی لە ئێمەی کوڕ نەکرد کە کۆمەڵە سیفەتمان هەبێت و بە جۆری لە جۆرەکانی نەیتوانی لە ژیانی زانکۆ سەرکەوتوو بێت و ئێستش لە ژیانی ڕۆژانەیە ناتوانێت سەرکەوتوو بێت چکە تۆ گەر وەکو کوڕ نەژیت ئەگەر کوڕی وەکو کوڕ نەژیت ناتوانانی سوود وەرگری لە ژیانی زانکۆ وەگەر وەکو کچێکش وەکو کچ نەژیت تێکەڵاوی کچ نەبی تێکەڵاوی ئافرەت نەبی معانەتی ئافرەت فێر نەبیت مەهامەتی و بێتاقەتەکانی ئافرەت فێر نەبیت قورسە تۆ لە داهاتوە ببی بە کەسێکی سەرکەوتوو بۆیە ئاوا لێ دەرەچێت ئاوا یەکێک ئەتبەستێتەوە ئێمە خەڵکانێکی زۆر هەبوو لەگەڵمانە سەفرەی ناکرد تێکەڵاو نابوو دانانیشت نەیدەخوێن سەعی ناکرد هەڵسوکەوتی ناکرد نەهاتە نزیکمانەوە دانیشت یان نەهاتنەوە کورسیمان بۆ کرد وڵای داوای لێبوردنەکەم من لێرە دانیشم سەر مەگەر لای کابرای بڕۆ جاوت دەرچێتە بە حاتی کورسیت بۆ ناگرم چکە تۆ تازە بەسرایتەوە باوەڕتان بێ من بە تەجروبە بۆمان دەرکەوتووە بۆیە لەمەیە زۆر حەزەر بکە لە کچوو لە کوڕ ئێمە ناڵێن وەکو هین ببە لە دوورەوە ئاوا و ڕاکە و نازانم چی ئەوانەوە ڕەنگە ئوستوبێک و کاتی خۆی بێ لە کۆلێژە پەیمانگا باز بکرێ ژیانی کچ و کوڕ چۆن بێت چۆن سنوورەکە ڕابگری نەک یەک جار بۆ جۆرەش بی نەک یەک جار بۆ جۆرەش بەس مهم بە تەجروبە بۆمان دەرکەوتووە زۆر جار ڕەگەزی بەرامبەر زەرەرت لێ دەدات بەڵام تۆ دەبێت بتوانی هەردوو ڕەگەزەکە کە خوای گەورە هەردوو ڕەگەزەکەی دروست کردووە بۆ تەواوکردنی یەکتری بۆ جوانکردنی ژیان بۆ بەردەوامی ژیان بەڵام لە سنوور دەرنەچێت لە سنوور دەرنەچێت یعنی زۆر جار کەسەکان ئاوا بەسراوەتەوە یعنی من خەڵک ئەناسم یعنی من لە مەعاناتەوە یڵم خەڵک ئەناسم کەم ئەچۆوە بۆ ماڵی باوکو دایکی خەڵک ئەناسم پارەیەک و مەسرفێکی زۆری بە دایک و باوکی دەکرد خەڵک ئەناسم تێکەڵاوی زۆر ناکرد خەڵک ئەناسم ناهات بۆ دەرز و دەورە دینیەکان خەڵک ئەناسم زۆر لە چالاکی و نەشاد دوور کەوتەوە لەبەرەوەی کە خەڵکێک بەست بێەوە بە معنای کەلیمە بەست بێەوە بەستنەوەش خۆ شەرت نییە ئیلا و بالله هەروەکو ئەم حەبلە بێ کە من باسەکەم بۆیە تکار لێ دەکەم نەگاتەوەی کە مێشک و دوڵ و دەروونت بە جۆرە جۆرەکان بڕوان نەتوانی لە ژیانی زانکۆیە سەرکەوتوو بی ژیانی زانکۆ هەڵ بدە تۆ خۆت تۆزێ سەربەست بە بڕیاری پەلە مەدە وەک نەدووبدی مەبە هەر هەفتەی یەکەم لە یەکێک سێری کردی ئاوا بەکن چاو لە تۆمارگاوتی بڵێ وڵات دڵی پێمەوە خۆی خێ لە داماوە چاوی تەواو نیە دوو ماسوورکەی تەواو نیە لابەنا سەیرەکانی وڵات ڕەنگە دڵی پێمەوە بێ هەر نەبێ گاڵتە
شرط نییە وابێت یانمە زۆر جار هەندێک کەسمانێت کە لە هەفتەی یەکەمەوە لە مانگ یەکەمە وەکو نەدوو بدی وریابە من لەگەڵ تامیسە قیمەی ئەندرۆجینە کاکتۆر ئەندرۆجینە ئێستا فولە بە تەمەنەیە بەس بزەبت وایە لەم کاتەیە ڕەنگە کەم تا زۆر سەرنجت بۆ بەرامبەر بجوڵێت وەکو زمانی ئێمە نییە نەزەر ئێستا تودی نییە ئێستا فۆردیە فایڤدیە ئێستا سەوت و سوورەیە ئێستا وەکو بزەبت ئەمانە هەمووی معانات تا نەزانین ئێمە لە ناو وەزعەکان نا ئەوە نەبێ منیسە من لە ناو زانکۆی پۆلیتەکنیکە من پیاوە لە ناو زانکۆی سلێمانیە ئێمە دەزانین بەس لەگەڵ ئەمەشە ئێمە نامانەوێت تۆ کۆی لەی چاوت بی ئێمە نامانەوێت با ناوی کەس نێنین کە تەلەبە ئەناسم ئێستش ناویم لە یادا ئاخ و ئۆفمان وایان کاکتۆر زۆر زیرەک بوو لە مەرحەلە یەک و دوو شاد لە عەشراوایلەکان و پێنجەم و شەشەم بوو دەستی کرد بە قلیبلیەک دوای بە هەزار حاڵ ناجەک بوو دوای نەوەرنەگیرا بە موعیدی دوای ماستەر و دکتۆراشی تاوا نەکرد ئێستاشی لەگەڵا بێ من نەزانم ماستەر و دکتۆرای نەخوێندووە بۆ لەبەرەوەی تۆ ژیانی خۆت فەوتان و سوبحان الله قلەبلیەکەشی بۆ نەبوو ئەوە نەکبەتێکە جاوەرە ئەوە نەکبەتێکە 4 ساڵ بە دیارێکێکەوە دانیشی چای بۆیە بێنی و قاوەی بۆ بێنی و بۆی پانکەیتەوە و بەخوا بەبێ تۆ ناژی مەگە تۆ لێم دوور کە تۆ جەڵدە لێمە دا و لاقیشە بۆت نەبێ ئەوە خەفەتە ئەوە جەڵدەکەیە بۆیە تکات لێ دەکەم وریابە حدودی خۆت بزانە ئەگەر نە ئاوات لێ دێ لە سوچێکا دانیشیت و کەس برادراتیت ناکات کامە ژیانێکی زۆر ناخۆشە لە زانکۆ با بڕۆین ئاوا بە مرد بە خۆت حوڕ بە سەربەست بە پیاوانە کچانە کوڕە تێکەڵاوی ڕەنگە کچ بکەیت کچە ڕەنگە تێکەڵاوی کوڕ بکەیت بەڵام لە سنوورە لە حدودە و سنووری خۆت بپارێزیت و نەبێتە بنێشتە خۆشە و نەبێ بەوەی سوود چەندێن ناخۆش بوو کوڕمان لەگەڵا بوو کچەکان بە کەیفی خۆیان وەکو مەزە و وەکو فلیم و وەکو قسە و پێکەنین و حلکە حلک بەکارێنا چەندێن نامرتاح بووم کە من تەلەبەی هەندێک لە کۆلێژەکانی ترم لەگەڵا بوو کەیان و دکتۆر بۆتە قەشمەرێک گەنج کچەکان ئیستیغلالێکن یان بۆتە قەشمەر و بەزم و ڕزبێک کوڕەکان ئیستیغلالێکن چەندێن نامرتاح و نائاسوودە بووم کە بن بە حکمەوەی کە لە زانکۆ زۆر جار ئەمامەوە ئافرەتی وامە بینی بەدەستی 3-4 کوڕێکەوە بووە هەتاوەکو سەعات 3-4 مەشغوڵ و قسەکردن و حلکە حلک و پێکەنین کە زۆر جارێمە تا 4-5 ئێوارە ئەمان خوێن اینجا چینەوە بۆ ماڵ و چکەمان ویست محازەری ئەو ڕۆژە تەواوکەین لای با بڵێن لە ناو زانکۆ دەمان خوێن کەواتە وریابە دەبێت ئاگاداربی دەبێت کەسایەتی خۆت بە قۆت و بێت دەبێت بەسمەی خۆت بێت دکتۆر زۆر جوانی فەرموو دەبێت کۆدت هەبێ دەبێت بە ئاسانی نەکریتەوە هەر لەم ماوەیە من بەحسێکم خوێندەوە لەو کەسانەی کە سڕ و تڕ و نهێنی و دار و بەردیانە لای خەڵکە سەرکەوتونین لە ژیانە تەنانەت لەو بەحسییا خوێن بۆ دەڵێ ژنش دەبێ هەندێش نهێنی هەبێ تا مردن شەت نییە بە پیاوەکەی بڵێ پیاوی شەت نییە هەموو شتێک بە ژنەکەی بڵێ پیاوێک وەختی خۆی عەمەلەیەکی زەواجی هەڵەی بووە دەڵێ باشتر وایە لە ڕووی شەرعی و لە ڕووی دینی و لە ڕووی دەمسیەوە شەت نییە بە ئافرەتەکە بڵێ ئافرەتەکەش ڕەنگە خوازبێنی کەری هاتبێ ئامۆزایە کورزایە خاڵۆزایەکی هیچ پێویست ناکات جار بڵێ بەخوا خەڵک ڕێزی گرتە بوو ئامۆزا و کورزا و تیتکزا هەمووی مەمنونم بوون بەس دایک وتی جارە پەلەمەکە بزانم چۆنە بێ لە ئاخیرە هات چۆنە بێ بە تۆ ڕازی بووم کەواتە ئەو وەختە پیاوەکە ئەکەوێتە گومانەوە بۆیە لە ناو زانکۆشە تۆ دەبێ هەندێشتی خۆتە بێت کۆدی خۆت بێت بەرنامەی خۆت بێت معقول نییە پاسوەردی مۆبایلت پاسوەردی کۆمپیوتەرت ڕسمت دار و بەردت پەیجت سایتت هەموو شتێکت لە بەردەستی خەڵکایە بۆیە زۆر بە ئاسانی خەڵک اختراقت ئەکات زۆر بە ئاسانی خەڵک تێکەڵاو دەبێت زۆر بە ئاسانی خەڵک ئەتوانێت استیغلالت کات و بە ئاسانی دوایی ناتوان بیبی بە کەسەکەی ترەوە لە زانکۆ ئەوەی خراپە چونکە تێکەڵا و چونکە قەڵەباڵغا و چونکە خەڵکێکی جەماعیە بە بچووکترین حرەکە لە کولەی زراعە ڕوەدات بەیانی سەرەکەی هەموو زانکۆ پێیزانیوە بۆیە وریابە ئاگادار بە ئامان سەد ئامان ئەڕۆین سەریع پێنجەم ئەزیزەکەم دەتەوێت سەرکەوتوو بیت گەنجە جوانەکان دەتەوێت لە ژیانی زانکۆیە سەرکەوتوو بیبی بە کەسێکی کاریگەر تکا لێ دەکەم وریای تایم بە تایم مەنجمنت بریتێ لەو زانستەی کە ئێستا کتێبی لەسەرا ئێستا توێژینەوەی لەسەرا فەرقی من و تۆ فەرقی ئەوی ئەو لەگەڵ فەرقی یەکەمەکە و لەگەڵ ئەواشراواییلەکە زۆر جار بریتێ لە تایم بریتێ لە کات بریتێ لە هونەری بەکارهێنانی کات هونەری بەکارهێنانی کات زۆر گرنگ و مهمە زۆر جار خەڵکێکە لە کاک تۆ چۆن فریاکەوی بەم پیاوە بەرەزاڵت ئەرە تۆ چۆن فریاکەوی و بەرە جەماعەت چۆن فریاکەوی تۆش بێ بە جوڵی کاکە چاوت جوانە وریابە بە قوربانت بوو بەوی تر ئەڵێ تۆ چۆن فریاکەی ئەم هەموو فیشە و بەچی بەستووە ئەزانی بەچی بەکات بەڕێزە من وەکو هینێک ئێڵەم وەکو نمونەیەکی خۆش پێتاڵم لەم چەند ڕۆژەیە چەند برادێک بە گیریان هێنام هەنێ مامۆستای ئاینی و تیاندی تۆ چۆن فریاکەی بۆ خۆشی ئێڵم بە جددی بۆی هەستی پێ بکەن وتم وڵای من فریاکەم بەس بەکات استیغلالی هەندێک کاتی ژیانی خۆم کردو بۆ هەندێک شت کە ڕەنگە تۆ نەتکرد بێت تۆ لە من باشتری لە من زیرەکتری لە من بەتواناتری کردمە گاتەوتم بڕۆ لە ڕادیۆ سونە بڵێ
لەگەڵ ئەو بەڕێزانی لەوێ من 100 بەرنامە بۆ گەنجان تەجیلم کردو ڕەنگە لە داهاتوە تۆماری کەین و با بڵێن هەمووی مۆنتاژکەین و بتاندێنێ لەسەر هونەری ڕاوە دینار وتم ئەم 100 بەرنامەیە بە حەیاتی بە ڕۆشنایی نەم کردووە هەر سەڵتەکەی بڕۆن بپرسن دوای نوێژی بەیانی چوینە بەدەم دیژ لەمە خواردنەوە هێشتا خەڵک مۆزەف نهاتەوە بۆ دەوام ئێمە چوینەتە دەرەوە تێرە کاکتەوە خێر وتم وەڵای کاکەوە بەرنامەمانە بخوا حافیز هەر 100 بەرنامەکە بەمە بەم تایم مەنیجمنتە بەڵێ تۆ توانی بەڵێ تۆ توانی تۆ هەرچی گۆڵدن تایمە هەرچی کاتە ئاڵتونیەکانە بۆ خەو و خواردن و پۆبجی بەکارتێناوە هەرچی گۆڵدن تایمە بۆ پیاسە و گەڕان و بۆ کافتریا بەکارتێناوە هەرچی کاتە ئاڵتونیەکانە بۆ سەفرە و سیاحە و سێڵفیگرتن و ئەمە نەبڕایەوە ها ئاوا ئەەکەیت و تەرتیبات ئەم منە ڕسمە تێ خۆت لە خۆت بێزاری بۆ هەمووی بۆ ئەمە بەکارهێناوە هیچ کاتێکی ترت بدانە ناوە بۆ خاڵێکی تر کەیسە باسم کردووە کاتە تۆ ناتوانانی سەرکەوتوی بۆیە تۆ دەبێت کاتت دەبێ و کاتانی کە کاریگەرە ئەو کاتانی دەبێت لە یادیکەی ئەو کاتانی دەبێت پلاندانێ ئەو کاتانی دەبێت ئەفزەڵەتی بۆ دانێ ئەو کاتانی کە دەبێت کۆنتڕۆڵ هێنێشت بکەی ئەو کاتانی دەبێت بیرت خاتەوە دەبێت ئەلێرتێکت هەبێت دەبێت وە کۆڵی ئەلارمێکت هەبێت ئەم کاتانە کاتی ئەوەیە بەڵێ من لە کۆلێژی لە زانکۆی سلێمانی بوومە زۆر جار کۆڕ و سیمینارێک هەبووە لە بنی دنیا بە پەلە خۆمان پێگەیاند و کاتێکمان تەرخان کردو بۆ ئەوە کاتێکە تەرخان کردو بۆ ئەوە کاتێکە تەرخان کردو بۆ کتێب خوێندنەوە کاتێکە تەرخان کردو بۆ کتێب کڕین تۆ دەبێت بودجەیەکت هەبێت لە زانکۆی سلێمانی وەکو جزدانت گریمان خواردم وەکو کابرای تورکیا گریمان خواردم هەر شتێکاچی تە حاروتەکە و فەلافل بخۆیت و پێتزا بخۆیت و داروبەر بخۆی لە ئاخیرا دوای 2 ساعت دەبێت تەصفیەکە بێ مەمنونی خوابی قەبز نەبی بە زۆر داینی ئەگەر نابێ حەبێکش بە پارە بکڕی داینی کەواتە زۆر جار بودجەیەکت هەبێ بۆ کتێب بودجەیەکت هەبێ بۆ بابەت بودجەیەکت هەبێ بۆ هەندێک چالاکی بەڵام ئەگەر نەتبێ و تایم مەنیجمنتت نەبێ من گومانم هەیە سەرکەوتوو بێ وەکو برایەک پێتاڵم تۆ دەبێ ئیش لەسەر تایم کەی تایم 24 بۆ من بۆ ئەنجێلا مێرکل بۆ ترامپ بۆ سەرخڕەکەی کۆریا بۆ هەر کەسێک بۆ ئەو کەسەشی کەیسە لە سژنایە تایمە ئەوە بریتە لە تایم 24 ساعتە تۆ بڕیار بدەم 24 چۆن تەوزیعەکەی چۆن کاتەکانی خۆت تەوزیعەکەی ئەشێ تۆ بڕیار بدەی هەموو ڕۆژە ساعت 7:30 زانکۆ ساعت 8:30 هەموو ڕۆژە لەگەڵ برادێکی زانکۆ تا بڕیار بدەی 7:30 بگەیتە زانکۆ تا 8:30 2-3 محاضرە مراجعەکەیتەوە بێتەوە بووی هۆی کاری ئەوایل بوونت بۆ نە ئەشێ بڕیار بدەی هەموو ڕۆژێک لە مزگەوتەکە با یەکتری ببینین عەسر نوێژەکەی ساعت 2-3 چەنە نوێژی نیمەڕۆکەیت و هەتا ساعت 4 محاضرەی ئەو ڕۆژە مراجعەکەن زۆر جارێمە ئاوا زانکۆمان بەڕێ کرد کاتێکت هەیە بوو ئەمە 2 ساعتە 3 ساعتە 4 بەڵام ئەگەر کاتەکانت بەرنامە و پرۆگرامت بۆ دانە نابێت تەنانەت ئەڵێ تۆ دەبێت ناچمە تەفسیرەوە چۆن خاڵق قسە زۆرە لەگرێ کات هەندێک جار مەنەجی پێویستە هەندێک جار فۆکەسی پێویستە هەندێک کات دەبێت تەرکیز بخەیتە سەری هەندێک کات دەبێت حدودی کەیتەوە هەندێک کات دەبێت ئەڤۆی دیکەی هەندێک شت هەیە ئەڤۆی دەکەم پێنجشەمان ئەزانم لە ساعت 8 بچم گێژە هەتا ساعت 10 و محاضرەم نێ بەیانی زوو ناڕۆم خۆخوا هاری نەکردم من ساعت 10 و 11 محاضرەمەیە و ئەزانم بچمە ناو زانکۆ مستەحیلە مەشغوڵە بم بە دۆستەوە برادەرەوە قسەکردنەوە کاتە 11 چارەکەم خۆمەکەم بە زانکۆیە ئەسڵەنە چمە مزگەوتی عەبدوڵڵا لوتفی ئەگەر مابێ جارە ناوەکەی لە پشتی زانکۆ بۆ خۆم لێی دانیشم هەتا ساعت 10 و کۆمەڵە محاضرە مراجعەکەم ساعت 11 چارەکەم لە دەرگای پشتە خۆمەکەم بە زانکۆی سلێمانیان هەولێر یان دووەکە یان کۆیە لە هەر شوێنێکی بەڵام تۆ تایم مەنیجمنتت نییە و باشتر و چاکتر ڕێکت نەخستووە من گومانم هەیە کا تۆ بتوانی سەرکەوتوبی بۆیە بە گوێرەی وەرکەکە بە گوێرەی ئیش و کارەکە تۆ دەتوانی ژیانی خۆت ڕێکخەی ئەگەر تایمی خۆت ڕێک نەخەی من مژدەت دەدەمێت کە کەەوە مژدەش نییە بڕاستی و کۆڵە مژدەیەکی خراپە کە تۆ ناتوانانی لە ژیانە سەرکەوتوبی سەریع بڕۆین 6 ئەم خاڵە سوۆت ئەنەلایسس بەڕێزانە مثل لە عالەمە کتێبی لەسەرە پێم خۆشە دوای لە مستەر گوگڵ سێرچی بۆ بکەن استفادەی لێکەن شتێکەیە پێڵەن سوۆت SWOT ئێستا بۆ شەریکات جێبەجێەکەن بۆ کۆمپانیا بۆ حزب بۆ ڕێکخراو بۆ تەلەڤیزۆن بۆ رادیۆ بۆ مۆبایل دەبێت مرۆڤ زوو خۆی بدا لە گێچ لە قیاس چۆنە دەیت ساڵانە بۆ نموناچی سیارەکە دەدەی لە کۆمپیوتەر ئەبێ بیدەی لە سوۆت ئەنەلایسس تۆش لە یەکەم مانگەوە چوویتە زانکۆ بیدە لە سوۆت یانی چی ئایا نقاتی قووەی من چییە ئایا نقاتی زوعفی من چییە ئایا خوتوڕەتی من چییە لە ژیانی زانکۆ ئایا ئەو پێشنیار و ئەو وەکوڵێت شتانی کە ڕەنگە هەل بێتە بەردەسی منەوە من هەلی چیم هەیە لە ژیانە ئەبێ زوو چێکێکی ئەمە بکەیت هیچ عیبیتیانە کاکتۆر من تۆزە بەرامبەر بە ئافرەت لاوازم تەواو گەنجێ وای بە من و تۆت ئافەرم ئەمە نقاتی زوعفی تۆیە دکتۆر نقاتی قوی من ئەوەیە من دەڕاخم ئافەرم نقاتی قوت دەڕاخە ڕەنگە ئەمە بتکا بە یەکەمی و بتکا بە مامۆسای زانکۆ بۆ نیمانە بۆ شتی وامان نییە
خەڵکی وایە 10 ساڵە 15 ساڵە ماستەر هێنە بۆ بە مامۆستای زانکۆ چکە لە هیچ زانکۆی وەرنەگیراوە بەڵام لە پڕ موعیدێک وەرەگیرێتەوە یەکەمی کۆلێژێک وەرەگیرە بێ بە موعید و لە زانکۆ و پۆلیتەکنیک یان لە زانکۆی سلێمانی ئەبێتە مۆزەفی وەزارەتی خوێندنی باڵا بۆ نییە من نەفەرێکمێ لە زانکۆی پۆلیتەکنیک بە 2 ساڵی مەحەدی بەختیاری ئێستەوەکو من مۆزەفی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیە و ئێستا ئەندامی وەزارەتی خوێندنی باڵایە لەبەرەوەی لە مەحەدێکی بەختیاری توانێتی یەکەم بێت و ئەو ساڵش بڕیاردرا پارەکە بوو پێرارە بوو بڕیاردرا یەکەمەکان بە موعیدی وەرگیران ئێستا مامۆستای زانکۆیە کەواتە چانسی بەکالۆرەسی هەیە چانسی ماستەر و دکتۆرا شێتوانێ خۆی گەورەکە کەواتە موهیمە وریا بە بزانە ئایا چۆنە خوتوڕەکان چییە تۆ لە پڕێک بۆنە لە خوێندنێ وەرگیراوی بە پارەیە یەکسەری ئەزانی لە ئێستەوە بڵێ خوتوڕەم ئەوەیە ڕەنگە پارەی داهاتوم بۆ نەدرێ کەواتە دەبێت لە ئێستەوە پشی بۆ بکەیت لە ئێستەوە بێ بۆی بکۆکەیتەوە لە ئێستەوە بێ ئیشی لەسەرکەی يعني عجيبم لێ دێتە لە بێک هەفتەی پێشوە لە کاکتۆ لە خوێندنی وەرگیراو هەر چۆنە بێ پارەی ساڵ یەکەم 2000 و نازانم 2 ملیۆن و 300 پەیام کردووە بەس خوا کەریمە نوتم کاکە خوا کەریمە بەڵام دەبێت لە ئێستەوە ئیشی لەسەرکەی چۆگە لە ساڵی داهاتوو بەخوا حکومەتی هەرێم من لە خوێندنی لە وەزارەتی خوێندنی باڵام حکومەتی هەرێم امتحانی ئەخیر ئەڵێ بڕیارێکمان بۆ دێ ئەمرێکمان بۆ دێ هیچ کەسێک مەکەنە ژوورەوە ئەگەر پارەکەی نەدابێ بەدەست من نییە ئەسڵەن ئەڵێ وەرەقەی نابێت تەستیحکرێ نابێ امتحانکرێەوە تەواو بۆیە حکومەت پاشەکەوتی ناکانەوە دەبێت تۆ ئیشت لەسەر کردبێت دەبێت بەرنامەت بۆ دانەبێت و ئەو هەلانە شیە کە دێتە پێشەوە مەرحەلە دوویەکمان نەبوو کە ناونایەنم ڕەنگە پێی ناخۆش بێت مەرحەلە دوویەکمان نەبوو لە زانکۆی سلێمانی ئێمە هەلێکی دەرەوەی وڵات هاتە پێشەوە ئێستا جنسیەی خۆی و ژن و ماڵی هەیە و لە ئەمریکایە مەزبوطە گەنجێکی تر مەرحەلە سێی زانکۆ کچێکی جوانم هەلە کاکتۆر هەلێک هاتۆتە پێشەوە بەخوا بە تەمای تەوائیلیشم و مەرحەلە چوارم هەل نابێنە دەستدەی فرسەتە باشە چاکە مەزبوطە ژیان فرسەتە سۆتەکەی دکتۆرە بیر نەچێ چێڵێم هەلە لە دێتەوە پێشەوە جارێکی تر یەکێکی تر لە مەرحەلە بۆ مۆڕەم لەگەی بە قوربانیسە تەوابم یەکێکی ترە لە دکتۆر ئافرەتێکی باش و چاک و مەزبوط هەیە لە عایلە و عەشرەتی ڕازیم لە ئەخلاق و ڕەوشتی ڕازیم مەرحەلە چوارم ئەوەڵم بەتەما مانگی دە پێی بڵم مانگی 6 جەڵدە لێ داڵێ وەڵا دکتۆر ئینگەیجت دکتۆر ئینگەیجت وتم بۆ وتی لە فەیسبوک وتێتی ئینگەیجت ئێوتم چی بکەم ئینگەیجت بە قوربان چی بکەم بەچی بچم فەیسبوک بڵێم ئان ئینگەیجت من گوێم تەلەفۆن بۆ مارک زوبرەخکەم بڵێم بیکە بە ئان ئینگەیجت بە قوربان تەلاقی دا ئەرە وەڵا ئەمەنە بەخۆشەی کاکتۆر ئەمڕۆ براوی کرێتەوەڵێ ئینگەیجت وتم تەواو بڕۆ بیخورێنەوە بڕۆ بۆ دانێکی تر مشهور بخۆ تۆ دەبێت ژیان فرسەتە تۆ سوۆت ئەنەلایست بەکار نێنە کە ژیان فرسەتە بۆیە لە ئیشا لە کارە لە کاسبیە من دوای لەم ڤیدیۆ ئەیبیستێتەوە کە و گەنجێکی ئەزیزی منە وەختی خۆی تەلەبەی دەرز و دەور و پێکەوە بووین لە کەلارە جارێکیان لەبیر بە مەرحەلە دوو بوو حاڵی مادی زۆر باشنەوتی دکتۆر ڕێکخراوێک حرەسیاتی شەوانی بیناکە ئەڵێ بە 800,000 جا زۆر کەمە کاکتۆر 800,000 هەر کەسێ بڵێ ئەوەی خۆتیان دۆزیتەوە سوبحان الله پێم وتم بڕۆ لە دەستی مەدە کاکتۆر زۆر کەمە من جارجارێ بە تەرسی وتم بڕۆ باوەڕتان بێت لەم ماوەیاوتی دکتۆر تۆ ئەزانی ئەو ئیشەی لەو شوێنە لەو ڕێکخراوە ئێستاکە ئیشەکەی بۆ دۆزیومەتەوە شەهادەی بەکالۆرەسەکە ئیشەکەی بۆ پێیان نەکردومە ئەو 800,000 کە وەختی خۆی حرەسیات بوو کە دەبوو لە سعات 6ەوە کلاسیک بێشی پێ بێ حرەسیاتی بیناکە بکەوە هەتا حوتی بەیانی ئەبوایە کلیدێکی پێ بدایە بەڵام من ئەو وەختە هانمدا وتم داخلیت ناوێ کارەبات ناوێ ئاوت ناوێ دەبیلوسی و حەمامی هەموو شتێکی خۆت مەزبوطە بەتە ئیستراحەت ئەخوێنی بەڵام پیا و بە خەڵک مە بەژوورەوە بۆی مەسئولی ڕێکخراوەکە دەرت نەکا فەسڵ نەکات چکە قسەیەکی لەگەڵ من ناکرد و دکتۆرگە تۆ شایەتی بۆ بدەیت زۆر لامان ئاسایە ڕەنگە بۆشی بکەین بە 100,000 لام خێرەش یارمەتیاندا مەبەستم ها فرسەتی ژیان چۆنە فرسەتێکی 800,000 کە تۆڵی بەشی تەکسیەکە ناکا ئێستا ئەو باسی چەند ساڵ پێش ئێستاکە میسە لە ئیشێکە لە کۆمپانیایەکە ئەڵێ ئەو ئیشە بۆی پەیدا کردم دکتۆر لەبیرتە ئەڵێم بڵێ لەبیرمە لەبەرەوە یەکێ لە خاڵەکانی سۆت ئۆیەکەیە ئۆپۆرچونیتی هەر نابێت لە دەست بدەیت هەلی دنیایە هەلی قیامەتە هەلی خێرە هەلی دەرز و دەورە هەلی قورئان لەبەرکردنە لە پڕ لە مەرحەلە دووە کۆمەڵە گەنجەڵەن بۆ دەست پێ نەکەین بە قورئان لەبەرکردن دووبارە نابێتەوە ئەمە لە پڕ یەکێکە بۆ نمونە دەرز و دەورێکەیە لە پڕ ئەڵێ وەڵای خولێکەیە بۆ نمونە مەسەن لە شوێنێکە بۆ نمونە خولێکە بۆ بەسەرن بۆ ڕیاض و صالحین لە پڕێکە ئەڵێ وەڵای مامۆستایەکەیە لە کۆلێژی شەریعە ئەڵێ قیراءەتی 10 ئەزانێ هەر کەسێک گەنجێک دێت شەوان بابێ سەعات بۆ 12 لە داخلی قیراءەتی 10 پێڵێن لە پڕێک یەکێکی تر دێت ئەڵێ وەڵای مەجموعەیە کەس ئەڵێن با نامیرکەیەک بنووسین هەر یەکەی تۆزێک بینووسین ناوتە چێتە نووسەری کتێبێکەوە دەیان شتی وە کە منەی ناسم لەم کوردستانی هەر ئاوا دروست بووە لە ژیانێکی زانکۆ لە هەلێکە لە فرسەتێکە کە ڕەنگە لە داهاتووە دەستی نەکەی ئەمانە ناچمە تەفسیرەوە چکات دەبێ ئاوا بینوسی ها دەبێ بینوسی بڕۆرە بۆ ماڵەوە لە وەرەقە بینوسە SWOT و دوایی تەنانەت ئەمە ئێستا لە عالەمە وا دەڵێ
دەڵێن وەرەقەیەکی ئەیفۆر دانا ئەمە نقاتی ضعف و هەلەکان و خوتوڕەکان لەسەر مێزەکەت بێ هەر خەلەلێک هەلێک هاتە پێشەوە بینوسە لە پرسەتێکا ڕاوێژە بە یەکێ بکە ئەم چوار هەلە هاتۆتە پێشەوە هەلێک بۆ ئیش هەلێک بۆ خوێندن هەلێک دکتۆر من مەرحەلە دوای لەم ماوەیە تەلەبێک لێتان ناشان و پێم گۆڕی مەرحەلە دوی زانکۆیەکە بەڵام بە بۆنەی ئەوەی کە باوکی شەهید دەخوای گەورە بە شەهید قبوڵیکە دەستگای شەهیدان خوێندنێکی تریان ئۆفەرێکیان پێداون ئەگەر بچن لە فڵان زانکۆ وەرگیرن ئێمە پارەکەتان بۆ دەین بیکەمیان نەکەوتم لێ نەوەستی 2 ساڵ چییە بڕۆ چکە ئەو کۆلێژەی تر ژیانی تۆ گۆڕێ آخر ساڵ و نیوەکە فەوتاوە ناخوات بڕۆ کاکە بڕیار بدە 1 ساڵ و نی وازێنە ئیستەوە ئەم ساڵ مەرحەلە دوێتی ئەوەم ساڵ بێ بە مەرحەلە دوو چکۆ باسی پارە کاکەم کەواتە فرسەتە ژیان بەڵام ئەو هەلانە دەبێ ئیشی لەسەرکەی ئەوە گەیەکێکی تر بێ گێژە گێژ دوای ساڵێ بیستێ وەڵایی دەستگای شەهیدان وتی فرسەتێکی وا هەیە وەڵایی خوێندنێکی وا هەبوو لە دەروی وڵات وەڵایی دابەزاندن و شتێکی ئاوا هەبوو کەواتە تۆ هەلەکانە دەدەستەچێ بۆیە خاڵی حەوتەم سەریع هەمیشە سیڤی خۆت بە قۆتکە سیڤی لە ناوەکەتەوە دەست پێکات هەتا ئەخیر بگەڕێ دۆزە کە ڕۆژانە سیڤی خۆت بە قۆتکە ئەو سیڤێ زۆر گرنگە هەورامێکت لەگەڵایە لە ژوورەکە ئەڵێ بۆ نایپێزی زوو بە هەورامی قسەکەین خاسەنی وەشەنی سەلامەتەنی فرسەتە عەرەبێک لەگەڵ تایە بەڕێزێک خەڵکی کەرکووکە لەگەڵ تایە قەت بە حیاتی وا نابێت بڕۆ مامۆسای عەرەبی ئەڵێ کاکە بە دەرسی دراسە فێر عەرەبی نابی وەکوەوە نییە لەگەڵ تابێ فرسەتە ئەزیزم کوردێکی باکوورت لەگەڵایە فرسەتە برادێکت لەگەڵایە خەبیرە لە فۆتۆشۆپ فرسەتە گێژە گێژ مەکە یەکێکت لەگەڵایە خەبیرە لە وەرد و لە پاوەرپۆینت فرسەتە یەکێکی ترت لەگەڵایە خەبیرە لە چێژ لێنان فرسەتە کفتە و شفتەی فێر بە کچەکان هەنە بێگاڵتاڵم بەجددی یەکێکی ترت لەگەڵایە خەبیرە لە ڕاوە دینار ئەڵێ دکتۆر سوبحانە لەسەر بەرد هەر لەو داخلێ پارە پێیاکە وتم چۆن وتی دکتۆر کارتی ئاسیای لایە کارتی سانای لایە کارتی فاستینکی لایە وتی دکتۆر مانگانە 250 دلارەکەوێ وتم فرسەتە لێ فێر بە ێ بە قورئان وتمەوە لەوە چێ بەقەت تۆنی بوزان ئیسفادە بێت لەوە چێ بەقەت تارق سویدان تەجروبەی هەبێ وتی دکتۆر ئەمە ناتەواو نابێت ئەڵێ مەسەلەن ئەوە چم بۆ شوێنە نانی وتی ماوەک چیە کرد بە جوملەی نێنا نانی خەجە خانم ئەوی 20 تەبەقیێنا لەوێ بە جوملە بە 1.5 ئەوەی فرۆش بە 2 خۆشی ئەگەر بە دانە بیکڕی بە 2 واتە قازانجی وە نەگرتووە بەس 500 بخۆی ناوەتە گیرفانی یانی شتی وا ئەیوت بۆ نمونە ماڵە لە شارێکە بە ناو شارەکە نێرکو بۆ نێشێنە بقەیچێکە خەڵکی ڕانێ زۆر کاسبکارە ئەیوت چیە کرد تاسیقێک کرد بە تەلەفۆن لەگەڵ پاسێکە لە چوارشەمە و بڵاوێ کردەوە جەماعەتی ڕانێ و قەڵازێ کێ ئەڕواتەوە با ناو خۆی بنووسێ 4 نەفەرمان ماوە نەفەری ڕانێ و بۆ ڕانێ بۆ نمونە بە 8,000 خۆی وەکی تر بە 15,000 ئەو تەنسیقی کردووە لەگەڵ پاسەکە بە 6,000 چکە ئەو ڕۆژە ئەو پاسە خەتی نییە سەینەم عەقڵا کورەوتم ئەمە فرسەتە دەردی لا بکەن ئاوا داریشە وەک مەلافەقێ ئەژنۆ بۆ ئەژنۆ دانیشە هەتا کرد مەگاڵدەوتم دەرزی خاصی نییە منش لە لای بخێنوتی دکتۆر نییە مەجالمان نەماوە فرسەتە کەواتە گیانەکەم ئەزیزەکەم کچ و کوڕە جوانەکەم سیڤی خۆت بە قووەتکە سیڤی وەرە خوارە بڕۆرە بۆ ماڵەوە سە تێگەی سیڤی چییە مەسەن ئەڵێن دکتۆر خولێکی ڕۆژنامەوانی هەیە بڕۆ ئەڵێ ئێنارتی خولێکی کردوێتەوە ئۆفەرێکە بۆ تەلەبەی ڕاگەیاندن ئەڵێت خولێکی مۆنتاژ بڕۆ ئەڵێ دکتۆر وەڵی برادێکمان لەگەڵایە باوکی نووسنگەی شۆفێریە بڕۆ بە قوربانە پەپەنە ئیجازەی سایقەکە دەرکە وەکو جواز دەورە بینێ ئەڵێ دکتۆر خولێکە بۆ نمونەی ئایلەت بڕۆ ئەڵێ دکتۆر خولێکی تۆفڵە برادێکمان ئەڵێ نزی بە قۆتە منە زانم چۆنە و فێرتانەکەم شەوانە بڕۆ بە قوربان ئەزیزی دڵم سیڤی خۆت بە قوتکە ئەمە مەجای تایە زۆر بە سەعات قسەی لەسەرکەین بەڵام لە یەکەم دقەوە لە یادت بێ دکتۆر قسەیەکی پێوتووی سیڤی خۆت بە قوتکە تەنانەت ناوەکەت دکتۆر بەختیاری فلان مەکاک ئەحمەدی ڕاگەیاندن مامۆستا فلانی کیمیا کاک نازانم چی بۆ نمونە ئیعلام کاک سومعەی خۆت بە قوتکە سیڤی خۆت بە قوتکە خۆ زۆرێک لە کەسەکان ئەوە نازناوی پەیدا کردووە کەواتە سیڤیەکەی خۆت وەرە بە جوانی بە مەزبوطی بە قوتی کە ئەگەر نا تۆ ناتوانانی کەسێکی بەهێز و بە قوت ینی خەڵکەیە لە کۆمپیوتەر مثلا لە ماوەی برادێک وتی وڵا کاکتۆر ئەگەر فۆرمات و شتە بوو پێم بڵێ وتم بۆ وتی وڵا من لە داخلی فێر بوو وتی ئەمەنم کۆمپیوتەر برد 10,000-12,000 فۆرمات وتی برادێک وتی ڕۆژێ وتم کاکە جان وەرە هێواش ستێ بای ستێ بزانم چۆن فۆرماتەکرێ هێواش نۆزیمە تۆ ئێستا بۆ خۆم خوا لە خێر دەنەکات دووسێ جار سەقەتم کردو ئێستا لەسەر چوارم جار عیبی نییە و توانیمە فۆرماتی کەم ئێستا چەند ساڵە خۆم شتی فۆرماتەکەم تۆ ساڵی چەند جارێک بیکەی بزانێت چەندێ هەر لە ڕووی مادیشەوە چەندێ پارەت بۆ گەڕێتەوە کەواتە تکارێ دەکەم وریابە ئیشی دوکانە ئیشی بازاڕە ئیشی کاسبیە هەر شتێکی ترە یعنی ئەو قسانە زۆر هەڵەگرێت تکارێ دەکەم وریابە ئەزیزان خاڵێکی تر کە گرنگە پێم وایە ئەمە خاڵی
خاڵی هەشتم بوو ها بابێن ئێرەمە خاڵی حوتەمە سەریع بڕۆین ئەکسترا وەرک دووسێ خاڵی کەمم ماوە ئەزیزان بە تەجروبەی بەختیاری براتان ئەکسترا وەرک زۆر گرنگە بۆ زانکۆ ئەو کەسانی کە توانیویانە سەرکەوتوو بن من تشتاوا بووم ئەو کەسانی کە توانیویانە سەرکەوتوو بن تەنها ئەو کەسانە نین دانیشتونە بە دیار کیمیا و فیزیاوە ئەو کەسانی کە لە تووبا سەرکەوتوو بوونە بڕۆ بپرسە لەو دکتۆرە بەڕێزدا بڕۆ لە هەموو مامۆستاکانی زانکۆ بپرسە بڕۆ لە کەسە سەرکەوتەکان بپرسە سبحان الله ئەو کەسانن کە لە ناو زانکۆشە هەمیشە شتی تریان هەبووە کۆڕیان هەبووە سیمیناریان هەبووە چالاکیان هەبووە من لە تەلەبەکانی زانکۆی خۆمە سەیرەکەم ئەوانەی کە دزە و ترسنۆکانە وڵای دەرز ناخوێنین وڵای ڕەنگەرین بێت وڵای کۆڕ ناین وڵای سیمین ناین وڵای مەجالمان نییە وڵای آخر کویزمانێ وڵای آخر ئیمتیحانمانێ باوەڕیتان بێ ئێستش لە جادەی وەرزی لە کەسە سەرکەوتۆکان نین باوەڕتان بێ ئێستش لەناو کۆمپانیا و شەریکان لە کەسە زۆر سەرکەوتۆکان نین کەسە سەرکەوتۆکان ئەوانن کە پێشتر توانیویانە بە جۆرە لە جۆرەکان لە ئیشوکارەکانە سەرکەوتوو بن کەسێکی ڕاگەیاندرکار بووە ئێوە ئەزانن من خەڵک ئەناسم ئێستا لە پەرلەمانی کوردستانە ببۆنی زانکۆوە ئێوە ئەزانن خەڵکە ناسم ناتقی ڕسمیەکێ لە حیزبە گەورەکانی کوردستانە ببۆنی زانکۆوە ئێوە ئەزانن خەڵکە ناسم لە حیزب با بڵێن لە حیزبێکی گەورەی کوردستانە ئێستاکە ئەندام پەرلەمانی عێراق ببۆنی زانکۆوە ئێوە ئەزانن من خەڵکە ناسم حزب و ناسیایی خۆم ئێستا لە ئاسی مەکتەب سیاسی و سەرکردایەتی ببۆنی زانکۆوە بۆ چونکە توانێتی کەسێکی سەرکەوتوو بێ توانێتی هەندێک چالاکی و نەشاتی تر بکاتر بە هەموو ڕنگ و شکڵەکانەوە ئەم پەڕی ئیسلامی بۆ ئەو پەڕی عەلمانی ئەم پەڕی چەپ بۆ ئەو پەڕی ڕاست من باسم لەوە نییە من باسی تۆکەم کە تۆ دەبێت بەڕاستی هەندێک چالاکی و نەشاتت هەبێ تۆ لە کۆڕ و سیمیناری کتێبخوێنەوە بەشداری ناکەی لە کۆڕ و سیمیناری شعر و پەخشانە بەشداری ناکەی تۆ لە کۆڕ و سیمینارێک و لە سەفرەیەکی بۆ نمونە کۆمەڵە گەنجا بەشداری ناکەی تۆ کۆمەڵە کتێب کۆمەڵە گەنج بۆ نمونە بڵاوکراوەیەک دەرەکەن لە زانکۆکەی خۆتا بەشداری ناکەی تۆ کۆمەڵێک کەس ئەچن بۆ خۆبەخش هەر لەو جادەی شەستیە بۆ نمونە چالاکیێکی خۆبەخشەکەن بەشداری ناکەی تۆ چیت قوڕم ساق ئەی تۆ بەس خوێندن نابێ وا جەڵدەلێتەدا وا ناتوانانی سەرکەوتوو بی کەسێکی داخراوە بی وە لە داهاتووشان ناتوانانی سەرکەوتوو بی بۆیە دیقەت بدەن لە کچوو لە کوڕەکان ئەو کەسانەی کە تۆزە زیتەڵە بوونە شارەزا بوونە کۆڕە سیمینارە چالاکیە نەشاتە بەڵام لە سنوورە و لە حدوودە ئێمە وا دەڵێن لە سنوور لە حدوودا سوبحان الله ئێستا هەست دەکەم کەسێکی سەرکەوتون بۆ مێردی خۆیان سەرکەوتون بۆ پیاوی خۆیان سەرکەوتون بۆ ماڵ و عایلی خۆیان سەرکەوتون وە لە ئیشی شاتوانیان سەرکەوتون بن وە لەو وەزارەت و لەو ڕێکخرا و لەو پەیمانگای کەیسە ئیشی تیاکەن یان لەو خەستەخانە ئیشی تیاکەن ئەهلیە ئێستا توانیوانە زیاتر ئەسپی خۆیان تاو بدەن بتوانن سەرکەوتون بۆیە تەمەنی سەر سایتێکم دەرکرد ئەم بەیانیە ئەم بابەتەم بۆ ئێوە حازر کردی سەر لە عالەمە توێژینەوەی لەسەرە توێژینەوە هەیە بەس زای باسی چیەکات باسیەوە کات ئەو 25 ئیشەکارە چیەکە تەلەبە دەکرێت بتوانێت بە دوای لەگەڵ زانکۆیان بەکاری بێنە بۆی بێ بە کەسێکی سەرکەوتوو چکە باوی ئەیفۆر نەما ها ئەیفۆڕەکە بەس ڕەنگە شەفاعەتێکی کەمت بۆ بکە ئەیفۆڕێکی خەریجی زانکۆ ئەو پەڕەکەی بڵێ وەڵای من ئەوە شراوای بم بڵێ باشە ئەی باقیەکەی ئەی سیڤێکە ئەی چیت بینیوە ئیسە بڕۆ بپرسە لە مارکێتەکان سوپەرمارکێت هەیە مارکێت لەم شاری سلێمانیە ئەڵێ ئەو کەسانی هونەری وتاربێژی خوێندووە ئەو کەسانی هونەری قسەکردنی خوێندووە ئەو کەسانی لە پاوەرپۆینتە زانێ ئەو کەسانی لە وەردە زانێ ئەو کەسانی لە ئەکسڵە زانێ ئەو کەسانی شارەزاییە ئەو کەسانی تەجروبەیە ئەو کەسانی ئیشێکی لە تیجارەتا کردو ئەو کەسانی بەشداری کۆڕ و سیمیناری کردو ئەفزەڵێت بوو ئەوانەیە ئەفزەڵێت بوو ئەوانەیە ئەزیزەکەم ئیسە لە هەموو ئیشێک و کارێکە وای لاتۆ بۆیە تکادێ دەکەم تەنها و تەنها خۆت حەسر مەکە کە زۆر بوار هەیە لە هونەر و وەرزشەوە دەست پێ بکە هەتا هونەری وتاردان هەتا قسەکردن هەتا بابەت هەتا تەرتیبات بەڵام بەو مەرجەی بتوانی بزانی چۆن هەوڵەدەی سەرکەوتوبی تەنانەت ئێستا ئەمەش بەحسێکی ترەکە بۆچی گرنگە ئەمە توێژینەوەیەکەم بەیانێ سێرم کرد بۆچی گرنگە خەڵک گەنج شتی تر بکە ئێستا هەر نەگەڵێ زەرورە ئەسڵەن گەشتۆتەوەی کە بەحسەکە تۆ دەبێ هەندێک چالاکی تر بکەیت تۆ دەبێ دەرز و دەورەتە بێت تۆ دەبێ کتێب بخوێنیتەوە تۆ نابێت تەنها کتێبی توبی بخوێنیتەوە بە کتێبی توبی دکتۆرێک دەرەچی چارەسەری خۆشت پێ ناکرێت نەخۆشەکە بووە نێرمەڵە دکتۆری کورە ڕووی بابی نازانمەش ڕۆژ بکەوت تێمە دکتۆرە باش ئەڵم بۆ هی منش کورالت تۆ ناڵێمە بەسە تۆنی ئەڵم ئەی بۆڵە دکتۆر چوا قسەی خواسایی نەزانی دکتۆر دەمی نەکردەوە هەرچێک وتی باشە زانم چێ زانم من هاتم بۆ لای تۆ خۆ تۆ ناتی بۆ لای من هەر بزە بدواڵێ لەم چەند ڕۆژانە وایوت هەروتی باشە زارمەینەوە بە چی ئازای تۆ خیری زنەی تۆ علمی غەیبە زانی خۆ ڕەنگە زیرەک بێ ڕاستەکە ئەزانێت بەڵام شتی تری نەخوێندووە هونەر و قسەکردن و هەڵسوکەوت و تەعامل لە هەندەسەیە وایە لە تووبە وایە لە سیاسیە وایە بۆیە تکادێ دەکەم وریابە ئەمە بۆ خۆی خاڵی گرنگە ترس و دڵڕاوکێ نابێ هەبێگەر نەهەنگاوت پێناندرێ ترس و دڵڕاوکێکێ لە کێشەکانە ترس دە خوێندن ترس دە وایل بوون ترس دە کەوتن ترس دە شوکردن ترس دە شوونەکردن ترس لە قەیرەیی
کورە هەیە بەس دەواژێ هەر خەریکی خۆیەتی و نەوە قەیرە بم و نازام چی و ئەزەواج قسمەوە نسیب خەڵکمان بینی 4 ساڵی زانکۆ قلی بلیانە کرد ئاوات و دنیامان ناگەم عاشقە و باشقە بۆ یەک نەبوون خەڵکمان بینی حەفلەی تەخەڕوجمان کرد تا ئەو دەقە سوێرت بخواردایمە بە حیاتی قسەیان بەیەکەوە نەکردووە دوای مانگێک شەکرا خواردنەوەمان خوارد وریابە تکا لێ دەکەم خەڵکمان بینێ ماروت ئەم جوانە باوەڕ ناکەم بەمە ڕازی بێت بە ئەو دەم و چاوێک ڕازی بوو تۆ تااقەتت نییە سێڵفی لەگەڵا بگری خەڵکیشمان بینی بە عکسەوە کەواتە هەمووی هەیە ئەمە لە واقعی زانکۆ و پەیمانگای بینیمانە بۆیە ترس و دڕاوچیە هۆکارێک نەبێ بۆی کە نتوانی سەربەز بی نتوانی دەستکراوە بی نتوانی هەنگاو بنیت کە ئیسە پێڵەن ڤایرەس ئێستا وای لە تۆ ناوێنن ڤایرەس لە هەندێک توێژینەوەیە لە هەندێک قسەیە لە هەندێک دەروزانەیە لە هەندێک تەنوێ بەشەریە وەکو ڤایرۆس تەعاملیەکەن ئەڵە تۆ نەخۆش نیت بەسەیە نەخۆشە خۆ پیاوە خۆی چاگەزانێ خەڵکێ نەخۆشێکی وایان ترسە ئەلە دکتۆر گومانە بم گرێمە وای لێ بکە دەستی گیر کردووە لە مەمکی لە سنگی بە زۆر کورەوت بۆ پەراسووە خوا ماڵە بە قورگیرە لە بنی دەرمێن ئەڵە هەیە ئەڵێ دکتۆر نەخۆشیەکە لێرەم ئەڕوا بۆ ئێرە دێت بۆ ئێرە ئەگەڕێتەوە بۆ ئێرە وتم بۆ جنۆکەیەوە کوا نەخۆشیە ئەوە بڕۆ بۆ شوێنێک ئیخروجیا عەدووەڵا با بۆ دەرکاو نەجاتت بێ و تەواو ئەڵێ ئاخر نا دکتۆر بەخوا نەخۆشم بەڵام نازوورشم کردووە هیچم نییە کەواتە ترس یەکێ لە کێشە گەورەکانە کە تۆ نەبی نەتوانی گەورە بی نەتوانی سەرکەوتوو بی و بەرەو کۆتا بوون چوم تکار لێ دەکەم کوڕەکانەمە لە دڵسۆزیێڵم جگەرە مای پیاوەتی نییە ئەمە لە زانکۆی ڵێن معاناتی زانکۆیە باسیەکەم ئەمەش دەبێت زەرودێ جگەرە مای ئەوە نییە کە تۆ پۆزی پیاوەتی لێدەی جگەرە و نێرگەلە و مەشروب 150 بڕۆ زۆر جار ژمارەکانیش گەنجی دوای 18 ساڵ فێرە بێ بە ژیانی زانکۆ و داخلی فێر بووە وریابە لەم ماوەیە لە شوێنێکا گەنجێک ئەڵێ دکتۆر من بە نزیکەی تا ئێستا $1 زەرەنم کردووە لە سای داخلیەکە لە هەولێر وتم بۆ ئەڵێ لە سای داخلیەکە من فێری جگەرە بووم بە حیاتی جگەرەم ناخوارد تا مەرحەلە سێ شومە داخلیەکەوە نازام داخلی کوێ لەگەڵ کۆمەڵێک کەسا بووین هەمووی بەردەوام جگەریان ناکوژانەوە ئەڵێ وتم ئەڵێ ئێستا ڕۆژی 2 پاکەتە خۆم ڕۆژی 3000-4000 دینارەکە مانگانە وەرەقەیەکە کات و ساڵانە ئەکاتە تقریبا 12 وەرەقە و نزیکی 8 ساڵە 10 ساڵە من تەواو بوومە کەواتە ئەنەما کەواتە ئەڵێ من ڕۆژی 2 وەرەقە مانگانە ڕۆژی وگوتی 3-4 مانگانە 120,000 دەم بە پاکەت و جگەرە و نێرگەلە ساڵانە 12 وەرەقە خۆی جوان زەڕ بیکرێتم وەڵای ئافرم خۆزگام و کەسێک وەک تۆ بیری کرێتەوە ئەڵێ ئێستا 12 ساڵە من فێر بوومە ئێستا تام دەقێ لێکم داوەتەوە 120 وەرەقەم کردو بە ئاسمانە 120 وەرەقە یعنی 12 گەشتی مالیزیا یعنی 20 گەشتی تورکیا یعنی 14 عەمرە یعنی 30 جار ئەستەمبول یعنی 50 جار بۆ کۆڵە تاران کورە 70 جار مەریوانە تۆڵەگەی بە 100,000 ڕۆیت و دێیتەوە یعنی چەندی نازانم چیت پێ بڵم ئەم هەموو یعنی ژنهێنانێک و فۆردێکی سێنترایەکی وە کۆڵێ مۆدی 2000 یعنی خانوویەک بەڵام ڕقەمی هەیە و تەجاوزە یعنی ئەرزەیەکی ڕوکن بەڵام نزیکی عەربەت یعنی کە ئاوا بیرکەیتەوە عەقڵ و بیر و هۆش و وەکو کاکە دکتۆر وتی بەسمەی خۆت بێ خەڵک نەتکاتەوە خۆت بکەیتەوە خۆت بڕیار بۆ خۆت بدەیت خۆت بڕیاری داهاتوو بۆ خۆت بدەیت من دڵنیام تۆ سەرکەوتوو بی و ئاخیر ڤایرۆسمان وریایم ڤایرۆسانە بن ئەمە و ڤایرۆسانەیە ڕۆژانە لە ناو زانکۆ کشکشمەلیکی لێکەین ڕۆژانە ئاوا خواخوامانە وەکۆڵە لە دەوروبەری تەلەبەکان دووری خەینەوە وریا بە ڤایرۆسی من فاشلم من دۆڕاو من هیچ بە هیچ ناکەم ڤایرۆسی مۆبایل و تەلەڤیزۆن و ئەلقاڵقە و ئەفسون و مەریەم و فڵان و شلێر و خونچە و نازام ئەو کۆمەڵە لەم ئەلقاڵقە و بەزم و ڕزمانەکە زۆر جا تۆ خوێ دەیتێ ڤایرۆسی مۆبایل کە ئەم مۆبایلە بۆتە بێتان بۆ بەدەستەوە هەموو ژیانت هەموو هەمت هەموو غەمت مۆبایل بە تایبەتی ئەگەر مۆبایل زمانی زوو بەدەست ئێمە بۆیە بەرەکەت بوو مۆبایل ئێستا توانی کۆمەڵە کتێبی تێکەی مۆبایل توانی وتاری تێکەی مۆبایل ئێستا توانی فێری ئینگلیزی بێ توانی فێری فەڕەنسی بێ توانی فێری فارسی بی مۆبایل ئێستا توانی یوتیوبی من و ئەم پیاوە و دەیانی تر بخەیتە بەردەست بەبێ ئەوی بە حیاتی بێتە ناو محاضەرە و سیمینارەوە مۆبایل ئەتوانی ئێستا زمانی جەستەی تیا بە قۆتکەی مۆبایل ئێستا ئەتوانی کاسبی و تیجارەتی پێ بکەی مۆبایل ئەتوانی بەڵام هەموو ئەمانە ناکەی تەنها و تەنها لایک و کۆمنت هەموو ئەمانە تەنها و تەنها هەر ئاواڵی نان دەستیەکەیت و ئاوا دەسێنیت و تەرتیبات و ئیبیت و دوای دایەخیت و مێشکت ئەتەقێ کەواتە بەداخەوە تۆ نەتوانیوە سەرکەوتوو بیت ئامانجەکانتان نزیکە من دڵنیام ئینشاڵڵا پێگەن بەڵام عەزم و جەزمتانە بێ سیقەتانە بێ متمانەتان بە خۆتانە بێ داهاتوو ئینشاڵڵا بۆ ئێوەیە بەڵام بۆ مەرجەی ئێوە خۆتان متمانەتان بە خۆتانە بێ دەستان خۆش بێ سەرکەوتوو من لە شتاسان
زۆر سپاس بۆ دکتۆری زمان شیرین دکتۆر بەختیار کەمال تاڵبانی. خۆشەویستان، ئەوەی کە ئەیبینن بەرهەمی ماندووبوونی کۆمەڵی خوێندکاری زانکۆ و پەیمانگاکانی سلێمانین کە هاوکات ئەندامی ناوەندی زانکۆ و پەیمانگاکانی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانن. ساڵی یەکەم کە کۆرسی ڕێگەی زانکۆ دامەزرا، ئەوانەی کە ئێستا کۆرسەکە بەڕێوە ئەبەن هەر ئەوانن کە وەکو ئێوە لەو کۆرسەدا بەشدار بوون. هیوادارین لە ساڵی چوارەمی کۆرسی ڕێگەی زانکۆیە ئێوە بن کە ئەم کۆرسە بەڕێوە بن. خۆشەویستان، بۆ ئەوەی ئاگاداری کار و چالاکیەکانی ناوەندی زانکۆ و پەیمانگاکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بن، ئەوە لە ڕێگەی پیجی UICS یان لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی کە پەیوەندیتان پێوە کردین و لەگەڵمان بوون، یا خود هەر ڕاستەخۆ کە خۆمان لێرە لە کۆتایی کۆڕەکە ئەمێنینەوە لە خزمەتان ئابین. وەجێی خۆیەتی زۆر سپاسی سپۆنسەرانمان بکەین، ئەوانیش چاپەمەنی هەردی، کۆمپانیای پارێزان بۆ حەج و عومرە، کەناڵی ئاسمانی پەیام، کۆمەڵ TV، کۆمپانیای خاڵدان. زۆر سپاسیانەکەین و زۆر سپاسی هەردێک لە بەڕێزان دکتۆر عەبدولواحید کە لەگەڵمان ماندوو بوو هەمیشە لە خزمەتکردن بوون و بەڕێز کاک دکتۆر بەختیار کەمال تاڵبانی کە هەمیشە بە خەمخۆری لەگەڵمان بووە و شاعیری جوانووس کاک بەشدار ڕەسواجیانی. زۆر سپاسیانەکەین و ئێستا کۆتایی هێنین بە ساڵی سێمی کۆرسی ڕێگەی زانکۆ. سپاس بۆ ئامادەبوونتان، هیوادارم لێی بەهرەمەند بووبین، چ لە ڕووی زانستی، چ لە ڕووی فکری، چ لە ڕووی کۆمەڵایەتی و چ لە ڕووی معریفی. زۆر سپاس و